دۆستان ئازیزان ئەم کاتتان باش بەو هیوایی هەموو لایەک تەندروستی باش بێ و هەمومان لەم لایڤەیە ئامادە بین. ئەمڕۆ تەوەرێکی کەمانەیە، ئەو تەوەرە پەیوەستە بە شارستانیەتی وڵاتەکەمانەوە لە هەر جێیەکیا بێت. زۆر جێگەمانەیە لە دێرینەوە لە 5,000 ساڵەوە لە 10,000 ساڵەوە ماوەتەوە، بەڵام گەلێ جار لەبەرەوەی ئێمە بندەست بووین سەردەست ڕژێمی سەردەست کە هاتێکە هاتوون دۆزیویانەتەوە، زۆربیان بە ناوی خۆیانەوە کردو، بە ناوی خۆیانەوە ڕۆشتووە و زۆریشیان لێ گۆڕیوە، تەنانەت سیماشیان گۆڕیوە و هەنێک لەوانە لە بندەسی خۆمانایە، نزیکە لە خۆمانەوە. ئەو سامانانە، ئەو شوێنەوارانە وەکو با بڵێن هۆڵی سینەماکان لە زۆربەی شارەکان کە ئەو هۆڵانە ڕۆژگارێک سەرچاوەی هوشیارگەری و زاننگەری میلەتەکەمان بوونە، بە خاو خێزانەوە چوون بۆ سەیری فیلمەکان. ئەو کاتە تەلەڤزۆن فیلمەکانی دیاری کراو بوو، بەڵام لەو سینەمایانە کە فیلمی باش پێشانەدرا خەڵک بۆیە چوو، بە خێزانی بۆیە چوون. سینەما جێیەکی زۆر پیرۆز بوو، بەڵام ئەمڕۆ لە زۆر جێی کوردستانە تاکە ئەو هۆڵی سینەمایانە ماون، بەڵام ئیشیان پێ ناکرێ، ئیشیان تیا ناکرێ، فیلمیان تیا نیشان نادرێ. ئیتر ئایا لەبەر جێگاکەیەتی، لەبەر چییە، لەبەر گەلێ جار لەبەر باجەکەی ئەوە نەقورسە و ئەو دەرامەتە پەیاناکە، ئیتر هەر کێشەکان هەرچیەک بێت. بەڵام ئەو هۆڵانە ئەرچێکی نیشتمانیە، ئەگەر حکوومەت پەرلەمان ئیشی بۆ ناکەن، ئەبێ ئێمە وەکو میلەت اینجا وەکو فیلم سازان، وەکو ڕۆشنبیران هەمومان قۆڵی لێ هەڵماڵین، شۆڕشێکی بۆ بکەین، بە هیچ شێوەیە نێڵین، بکرێ بە بڕوخێنرێ و بکرێ بە جێی گەراج و بکرێ بە جێی هەر شتێکی کە اینجا پێچگەلەوە زۆر جێگەی تریشمان هەیە. حەزەکەم لەو بابەتەیە کاک هەڵگورد ساڵح دەرهێنەر و فلیمساز ئەو گەڕانێکی کردووە بە دوای ئەو بابەتانەیە و من تەکلیفم لێ کرد کە بێت لەسەر ئەوە وانەیەک بڵێتەوە کە چۆن هەوڵدەین ئەو سامانە نەتەوەیە بپارێزیم. کاک هەڵگورجان یاخوا بەخێر بێبان دیێمان، خۆشحاڵ بووم لەگەڵمانیت، بەخێر بێ سەر و سەرچاو کاک هەڵگورجان. ئیتر من حەزەکەم کامیرە بۆ بەڕێستان بەجێڵم، چونکە ئەم پێشەکەی وتم و ئیتر داخڵبوون لە لای تۆوە بێ، دوایی من دێمە ناوە پرسیارە لێکم. دەنگمان ئەفوو ئێستا دەنگم کردەوە. بەڵێ سپاس جەنابەت سەرکەوتجان، چاوەکەمی عەزیزم، زۆر سپاس. هەڵبەت من ڕێ بە خۆم نایم بڵێم وانە ئەڵێمەوە. سپاس بۆ جەنابەت کە ئەو دەستەواژەیەت بەکارهێنا. تەنیا ئاڕا و بیر و بۆچوونی خۆمە لەسەر ئەو تەوەرەی کە جەنابەت وروژاندووتە. هەڵبەت ئەم تەوەرە سەرچاوەکە گەڕێتەوە بۆ بەرنامە تەلەڤیزیۆنی کە من بەر لە مانگونیەک پێش ئێستا لە یەکێک لە کەناڵە کوردیەکان بە ئەنجام گەیان قسە و باسێکمان لەسەر سینەما کرد. بەڕاستی لە چوارچێوەی ئەم باسەیە من نموزەجێکم هێنایەوە کە نموزەجی سینەما سیروانە لە سلێمانی کە چۆن فرامۆش کراوە و پراوێز خراوە. بە سپاسەوە جەنابەت ئەم بابەتت خۆستەوە کردە بابەتێکی باش و کە جێ ئەوە بێ قسە و باسێکی زۆر لەسەر بکرێ. ئەمە تەواوکەری قسەکانی جەناب بوو، بەڵام پێشەوەی من بچمە سەر بابەتەکە، بچمە سەر ناوەڕۆکی ئەم بابەتی کە هەڵمان بژاردووە قسەی لەسەرەکەین. پێم خۆشە دەستێک لەسەر سنگم دانێم بۆ هەموو ئەو براو خوشکانم کە لە ڕۆژهەڵاتی کوردستان ئێستا لە دۆخێکی ناهەموار و نالەبارە ژیان بەڕێیەکەن، لە دۆخەکان بەڕاستی کە هەمومان وەکو خەڵکی باشوور، وەکو باشوور لێرە ئێمە دڵمان لایەنە، دەستمان لەسەر دڵمانە هەمیشە. هیواخوازم کە سەربرز و سەرفراز بن، سەری ڕێز و نەوازش بۆ هەموو شەهیدانی ئەم شۆڕشەی ژینە ئەمینی دانەوێنم. ئەگەر بچینە سەر ئەم بابەتەی کە جەنابەت باست کرد، هەڵبەت ئەبێ بگەڕێنەوە کاک سەرکەوت بۆ
فترەیەکی زەمەنی زۆر کە مێژوویە کە ئەتوانم بڵێ من مێژووە شانازیەکی گەورەی بە میلەتەکەمان بەخشیوە، شانازیەکی گەورەی بە فەرهەنگی وڵاتەکەمان بەخشیوە، وەک ئەوەی کە چۆن جەنابەت ئیشارەت پێە لە سەردەمانێکە کە خێزان لە سلێمانی و لە شارەکانی تری کوردستان لە سەروەختێکە هاتوچۆ و تامەزرۆی ئەوە بوون کە فیلمێک ببینن لە سینەماکان. ئەو مێژووە زۆر کۆن نییە، هەڵبەت لە زهن و یادەوەری و زاکیرەی منیشا کە ژیانم بەڕێکردووە لەم شارەیە ماوەتەوە، یعنی ئەتوانم بڵێم کە لە فترەیەکی زەمەنی زۆر لەم شاری سلێمانیا ئەتوانم بڵێم سێ سینەمامان هەبوو: سینەما دڵشاد، سینەما ڕەشید، سینەما سیروان. بەداخەوە چاوی بازرگانان و دەسەڵاتداران ئەوانەی کە خەمی فەرهەنگ و کللتور و وڵات و نیشتیمانیان نییە، چاویان بڕی ئەوەی کە دوو هۆڵی سینەمای جوان کە لەم شارەیە بوون کە پەیوەست بوو بە حەزارەت و شارستانێتی ئێمەوە، کە پەیوەست بوو بە کەڵچەر و فەرهەنگی وڵاتی ئێمەوە. بیرمان نەچێت من هەموو کاتێک ئەم جوملەیە ئەم ڕستەیە ئەڵێمەوە، سەرچاوەی ڕۆشنبیری هەر میلەتێک لە دنیاە پێش هەموو شتێک سینەمایە. ویستت میلەتێک بناسیت سەیری فیلمی ئەو وڵاتە بکە، سینەمای ئەو وڵاتە بکە، لە ڕێی سینەماکەیەوە هەموو شتێکیانە ناسیت. بۆیە بازرگانان و دەسەڵاتدارانی وڵاتی من، شاری من بە تایبەتی سلێمانی و پاشان هەولێر و دووەکیش کوردستان، ئێمە بە کۆی گشتی قسە لەسەر ئەم بابەتاکەین، جیاکاری لە نێو هیچ شارێکان ناکەین. بۆیە دوو هۆڵی جوانیان لەم شارەیە تەفروت و ناکرد، بۆیان بەرز کردینەوە بە بینای ئەلی کۆبۆن و هەمووی تیشکی هەتاومانەیە تێ و گەرمایەکی زۆرمان پێ بەخشێ و هیچیکە. بەداخەوە کە لە سلێمانی چەندین باڵەخانە و چەندین زۆن و چەندین ناوچە پرۆژەی کۆن هەیە، کەلتوری هەیە کە ئەکرێت جێی بایەخ بن بۆ دەسەڵاتدارانی ئەم هەرێمە، ئەکرێت جێی بایەخ بن بۆ تەنانەت بازرگانان و پارەدارانی ئەم هەرێمە کە بتوانن لە ڕێگەیەوە سەرمایە گوزاریشی باشی تیا بکەن. ڕەنگە بودجێتێکی ئەوەندە قورسیشی نەوێت بە دروستکردن و بە چاکردنی ئەم پرۆژانەی کە لە کوردستانە هەیە، ئەیخۆت ئەم بینایانی، ئەم باڵەخانانەی، ئەم کارگانەی، ئەم شوێنانەی کە لە کوردستانە هەیە، وەکو شوێنێکی حەزاری بمێنێتەوە لە سلێمانیا، یاخود لە هەولێرە، یاخود لە دووەکە، یاخود لە کەرکووک، بتوانین سوودیان لێوەرگرین. بۆ نمونە من نمونە دێمە، ئێمە لە سلێمانی کارگەی جگەری سلێمانیمان هەیە. کارگەی جگەری سلێمانی پانتاییەکی زۆر گەورەی هەیە، چەندین ساڵەی گەورەی تیا دروست کراوە بە شێوازێکی معماری زۆر توموتۆڵ کە ئەتوانم بڵێم لەم سەردەمەیە ئەو بینایانیت کە ئێستا لە ناو کارگەی جگەری سلێمانیا هەیە، باوەڕ ناکەم هیچ مهندسێکی معماری یاخود بە هیچ جۆرێک لەم سەردەمەیە کە ئەم باڵەخانە و ئەم بینایانەمان بۆ دروست دەکرێت، ئەو بینایانی کە ئێستا لە ناو کارگەی سلێمانیا هەیە پێیان دروست بکرێت. ئەوەندە تۆکمەن دەتوانین سوودیان لێ ببینین بۆ هۆڵی شانەوە، دەتوانین سوودیان لێ ببینین بەڕاستی بۆ ستۆدیۆی فلم، بۆ ستۆدیۆی موزیک، بۆ هەموو ئەم چوارچێوانەی لە کایە هونەریەکانە کۆبۆتەوە، ئێمە ئەتوانین سوودیان لێوەرگرین. بەڵام بەداخەوە کارگەی جگەری سلێمانیەشەکە لەو شوێنانی کە زۆر بێبایەخانە، زۆر خەمساردانە، کاری لەگەڵ ناکرێت، دەست و پەنجەی لەگەڵ نەرم ناکرێت ئەم شوێنانە کە بتوانن وەکو پێویست سوودیان لێوەربگرن. من بەڕاستی داتایەکم لە بەڕێوەبەرێتی شوێنەوار کە وەرگرتووە کە نزیکەی 700 زۆن و ناوچەی جیاواز لە هەڵبەت ناوچەی جیاوازی شوێنەوار، ئەڵێم
حوسەد ناوچە و زۆن و پرۆژەی جیاواز لە سلێمانی دیاری کراون کە لە سەدا سی ئەم پرۆژانە لە سەدا سی ئەم پرۆژانە تیمی دەرەکی و ناوەکی چوونەتە سەریان و لێکۆڵینەوەیان بۆ کردووە ئەوانەی تر هەمووی تا ئێستا پەرایبەسخراون لەم چوارچێوەیە ئێمە توانین بەڕاستی سوود لەم بابەتانە ببینین بە ناوبڕێک بێمە ناوە من لەمەوێت لێرە تەوزیح بم لەم شارەی من هەر خۆم نزیکەی لە 10-15 فیلمە بەشداریم کردووە تەسویریان کردووە وێنەیان گرتووە کاری ڤیددیۆییان کردووە جێیەکان باوەڕت هەبێ کاتی خۆی کارگە بوونە یان دەستگایەک بوونە هەتا جەیەکمانەیە ئەوەی کە لای ئێواڵێن مۆڵ لێرە شەر مۆڵی پێڵن بازار بوونە بەڵام ئێستا بازارە ئیشی تیا نەماوە جێیەکەی هەمووی چۆڵی کرد با بڵێن خەڵک کڕیار نەبوو ئەیترۆکو چۆڵیان کرد یەک دوو جێگە هاتوون کردویانە بە شاری سینەما لە ناوە ئیتر گەڕێکیان تیا دروست کردو شتیان تیا دروست کردووە ئێستا ئەو پارەی کە ئەو پیاەکە ئەو جێگەی پیاەکەیانە و جێ کۆنانە وەکو کارگەی جگەرە وەکو کارگەی چیمەنتۆکەی سەرچنار و ئیتر نازانە بڵێم چۆیکە لەوانە خەڵکە چەند فیلمی تیا تەسویرەکەن تەنانەت گەلە جارە چەند ئاهەنگی بگواستنەوەی تیاکەن گەلە جارە چەند شانۆیی تیاکەن یعنی ئیتر زۆر چالاکی تری تیا ئەکرێ بەڵام پارەی باشی تیا پیا ئەکرێت کاکسەرکەوت لە سەرەتای سەدەی ڕابردوو لە مصر پیاوێکی نیشتیمان پەروەر هەبوو پیاوێک کە وڵات و نیشتیمانەکەی خۆی خۆشەویست بە ناوی تەڵعەت حەرب سەرمایەدارێکی میسری بوو ئەم پیاوە ستۆدیۆیەکی گەورەی سینەمای دروست کرد لە ناو میسرا باوەڕ بکە ئینتاج و ڕبحی ئەم ستۆدیۆیە لە ئایندەیەشی لە دوای ئەوەی کە دروستی کرد بە ئایندەیەشی نزیک و دوور زۆر ینی لە سەرەتاوە ئەو هینەی نەبوو بەڵام دوای ئەوە ڕبحی داهاتی ئەم پرۆژەی کە تەڵعەت حەرب دروستی کرد لە ناو میسرا بەراورد دەکرا بە هەموو تیجارەتی لۆکەی ناو میسر کە هەنارداکرا بۆ دەرەوە ئەڵێ هۆلیوود ویستویانە لەوێ فیلم کەن سێریان کردووە بۆیان گرانەکەوێ نەیان کردووە پاشان ئێمە معالممان نییە ئێمە وەک ئەوەی کە باسم کرد شوێنمان زۆرە لە کوردستانە کاک سەرکەوت وڵاتی مەغریب یەکێکە لەو وڵاتانەی کە بەڕاستی زۆرینەی ئێستا لەسەر ئینتاجی فیلم لەسەر بەرهەمهێنانی فیلم ئەژی بۆ وڵاتێکە معالمێکی تیا دروست کراوە چەندین شاری سینەمایی تیا دروست کراوە کە دەتوانم بڵێم زۆرینەی زۆری وڵاتانی دنیا ئەچنە مەغریب فیلم لۆکیشنەکانیان ئەوەندە لۆکیشنەکانیان جگە لەوەی کە ئەوەی کە خۆیان ماوەتەوە خزمەتیان کردووە لەپاڵ ئەوشا زیاتر احتیمامیان ناوە بە لۆکیشنەکانی ئەو لۆکیشنانی کە خۆیان ویستوانە دروستیان کردوێتەوە بە هەمان شێوە ئێمە باش شتێکت بیر بێنمەوە لە ئێمە شاری کفریمان هەیە لە کفری کە ئەتوانم بڵم خۆی هەر چوارچێوەکە بە کاملی کفری مدینەیەشی سینەماییە کە ئەتوانین بڵین ئێستا فیلمی تیا دروست کە تا 20 ساڵی کەش بە بەردەوامی تۆ خەریکی ئەوە بە فیلم دروست کە کۆتایی پێ نایە ئەوەندە لۆکیشنی جوانی تایە ئەوەندە لۆکیشنی باشی تایە کە یاری دەرن بۆی کە زۆر قورسین تەنانەت میستەر ریج لە یەکێک لە مزەکەراتەکانی خۆیان باسیەکات باسی یەکێک لەو گۆڕستانانە کە لە ناو کفریایە کە گۆڕی ساسانیەکانی تیا بە ئێستاشەوە من کاتی خۆی کە تەنانەت ڕیسێرچێکشم کردووە لەسەرەوەی کە ئەو بکەم بە ئەو بابەتە بکەمە بەڵگە فیلمێک و لەگەڵ هەندێک لە برادەرەکانم دەردەشەشمان کردو قسەمان لەسەرەوە کردووە ئیشەڵا لە ئایندەیە ئەبێتە پرۆژەیەکی باش بۆی کاری لەسەرکەین ئەمە لێرە لە کفری کۆیەمان هەیە بە هەمان شێوە کە ئەتوانم بڵێم شارێکە بە معنای کەلیمە شارێکی سینەمایی ئەو شارە ناگەڕێی بۆی کە عزیێتت نادای هەوەی کە تۆ ئەدەوێت لەو شوێنانەیە هەیە پاشان ئەگەر بچینەوە سەر ئەو بابەتەی کە مەسەلەی سینەماکان من حەزەکەم تۆزێک لەسەر سینەما سیروانی سلێمانی قسە بکەم کاک سەرکەوت من 10 ساڵە زیاتر لە 10 ساڵە لەگەڵ سەرپەرشتیاری
سینەما سیروان کە کاکتەهای عەبدوڵای قیروانی پێوترێ زیاتر لە 10 ساڵە من سەرقاڵم لەگەڵ یا خەریکم لەگەڵ یا بۆی کە فیلمێکی دۆکۆمنتەری لەسەر سینەما سیروانی سلێمانی دروستکەم تەسەورەکەی ناهێڵێت ئەڵێ ناهێڵم زۆر مناقەشەم لەگەڵا کردووە هۆکارەکەی ئەگەڕێنێتەوە بۆی کە ئێستا سینەما سیروان دەرگای ناوەوەی داخراوە بەس ساڵەکەی کراوەتەوە ساڵەکەی جلی پیاوانی تیافۆشێ ئەمە کارە ساد نییە لە کاتێکە بچۆرە ناو دیتێڵ و تەفاسیلی سینەما سیروانەوە هەموو ئۆجیزانەی کە تایەتی لە ناو سینەما سیروانە هەڵبەت تایەتی جیهازی پەخشی فیلمی تایە ی ساڵی 1950 لە ساڵی 1950ەوە جیهازی لە 50 تایەتی بۆ 58 بۆ 60ەکان و بۆ 70ەکانیش هەموو ئۆجیزانەی کە لە ناو سینەما سیروانان بەڕاستی سەرمایەشی گەورەی نەتەوەی ئێمەیە ئەتوانین شارازی پێوە بکەین بڵین ئێمەش خاوەنی سینەما بووین ئێمەش خاوەنی حەزارەتێک بووین ئێمەش خاوەنی ئەم ڕۆشنبیریە سینەماییە بووین کە لە شارێکی کو سلێمانیا هەبووە بەداخەوە ڕۆژێک زۆرم بۆ هێناوتم کاکتەها بەڕاستی زۆر نیگەرانم لێت لەسەرەوەی کە من زۆر نزیکم لە تۆ ئەشمەوێت ئەم بەڵگە فیلمە هەر بۆ ئەزمموی خۆم بیکەم و بۆ بەشێکیش لە هێشتنەوەی ئەم سیما جوانەی سلێمانی کە بێتم ئەرشیفێکی نەتەوەی ئێمە من ئەو خزمەتە بکەم لای خۆمەوە چەندین میدیا و کەناڵی تەلەڤیزیۆنی و هەموو ئەو کەناڵانی کە بەشی دۆکۆمنتەریان هەیە چوونەتە ناو سینەما سیروانەوە تا ئێستا ڕەفزی یاوە نایڵێ یەک زلام هۆکارەکە شێڵێ من سینەما سیروانم داخستووە بە هۆکاری ئەوەی کە حکوومەت باج و زەریبەی بە هەمان شێوازی جاران لێوەرەگرێتەوە کە ساڵانە گەشت و گوزار زەریبەیەکی زۆری دەخاتە سەر حساباتێکی ئەوەی بۆ ناکرێت لەم شارەیە کە ئەمە هۆڵێکە هەر بەردەوام ئەگەر ڕۆژانە 2 جاری ژنمایشی فیلم کات 20 کەسیش لەناو هۆڵەکەیە دانیشتن بەڕاستی ئەمە سیمایەکی جوانە بەخشێ بەم شارە بەداخەوە شوێنی ترمان زۆرە یعنی با لەم ناو بڕێ من بێمە سەر مەسەلەی باج چونکە باج لە زۆر لە وڵاتانە باج چۆن حسابی بۆکرێ بۆ نمونە ئەو جێ کۆنانی کە من وتم خاوەنەکانیان لەوەی ویستی بێتان بیڕوخێنن بەڵام حکومەت نایڵێت دەسەڵات نایڵێ بیڕوخێنێ بۆ ڕوخانیە بێ بڕۆی ئیجازە وەرگری ڕوخسەت وەرگری مۆڵەتت هەبێ بۆی بیڕوخێنی یەکەم شت حکومەت بە هیچ شێوەیەک باج لەو جیانە وەرناگرێت بۆی بمێنێتەوە و بۆ ئەوەی ببێتە جێ ئەو سەرچاوە ئابوووریە چونکە فیلم دروستکردن لێرە لە وڵاتە پارە پەیاکات و پارەیەکی خەیاڵیشە بازار یعنی ئەگەر فیلمی لەم شارەیە 10 فیلم لەو جێگەیە بکرێت ئەگەر فیلمێکیان پارە پەیاکە نۆیەکەی پارە پەیانەکات ئەو فیلمە سەرچاوی چابووری گەورەی وڵاتە وڵات لەوێەوە باجی بۆ دێتەوە لەوێەوە پارە و گاڵ و گۆڕ و ئیتر شتە ئابوووریەکان لەوێەوە بۆی دێت جا بۆیە نایڵێم جێگەی بفەوتێ وەکو بێجگە لەوەش لە ناو ئەم شاری ئێمە کە پێڵێن میوزیک ستی یعنی شاری مۆسیقا و بە ویلایەتەکەشمان دەڵێن شاری خۆبەخش یعنی خۆبەخشی زۆر کایە تەبڕوع با بڵێن یارمەتی زۆر جێدرێت اینجا ئەمە وەکو دەوڵەت ئەو جیانە ئەهێڵێتەوە بۆ ئەوەی خەڵک ڕۆژە لە ڕۆژان خەڵک لە دەرەوە دێن وەکو گەشت و گوزار بە ئیتر ئەنواعی شتی هەمە جۆرەیە پاسچیل هەیە ئەوە با بڵێن عربانەی دوو تریشقە هەیە ئەوەی دوو ئەسپیەکان ئیتر ئێستاکە بێجگەلەوە ترەکتەر پەیا بۆ بە ترەکتەر و عربانەکەیەوە خەڵکی گەشت و گۆزار دێن چوارە بن و تیای چاخانەیەکە و بەو بەردەمانەیە تێپەڕێ و گیانیان پێناسێنن لەگەڵ ئەوەشە بۆ نمونە سیارە با بڵێن ترومبێلی کلاسیک کۆنەکان ئەوانە گیان لەسەر نییە لێرە و بەس بۆی هەیە لە ڕۆژی پشوەکان و لە ڕۆژی شەمە و یەکشەم وەبزان جومعاش هەینیش
ئەتوانن ئەو سیارەیە دەرکەن پێی بگەڕێن بەس بۆ ڕۆژی تر بۆ چوونە سەر ئیش ومانە بۆی نییە. یعنی هەنێ تایبەتمەندی هەیە ئەمە وڵات ئەتوانێ بیکات بەس بەداخەوە وڵاتی ئێمە نایکا بەس چی بکەین بۆی مەسەرەن یەکەم خاڵ ئەو باجە لەسەر ئەو سینەما و ئەو جێ شوێنەوارانە و ئەو جیانە هەمووی لابەری چی بکەین ئەمە ئیشەکە بێ بە هەمومانەوە قۆڵی لێ هەڵکەین. بەڵێ فەرمو. من پێشتریش ئاماژەم بەم خاڵە داوەکە هەتاوەکو سینەما و ئەدەب و هونەر و کللتور لەم وڵاتەیە نەبێ بە خەمی خەڵک، نەبێ بە خەمی دەسەڵات، هیچ ناچینە پێشەوە. هەر لە شوێنی خۆماناوەک ئەوەی کە پاسکیلەکان هەیە لە شوێنی تەمرینی پێکەن، ڕاضی ورزشی پێکەن ورزشی پێکەن و لە شوێنی خۆیان پایدەر لێە و ناڕوات. لەم شێوازی خۆمانە چۆنین هەر ئاواژە وەسینەوە ئەو سینەما سیروانە ڕەنگە لە ئایندەیە ئەگەر ئیمزا کۆ نەکرێتەوە، ئەگەر کۆمەڵی خەڵک نێتە پێشەوەی اعتراض دەربڕێ بەرامبەر بە ڕووخاندنی ئەم سینەمایە، ماڵت ئاوا بێ فترێکی زەمەنی لە سلێمانی دەنگۆی ئەوە هەبوو کە بینای سەرای سلێمانی بڕووخێنرێ. هەندێک لە نووسەر و خەڵکی ئەم شارە چوونە ناو سەراوتیان ئەگەر ئەم بینایە بڕووخێنرێ با بەسەر ئێمە بڕووخێنرێ. تیا خەڵکی تیا بوو لەبەر دەک سەرا هاوارێکرد ئەم بینایە بڕووخێ من خۆمە کوژم، کۆتایی بە ژیانی خۆمەێنم. هەتا گەشتنەوە حەدەی کە بینای سەرایان هێشتەوە، بەڵام دەستیان بۆ زۆر شوێنی تر برد لە سلێمانی. بەڕاستی دەستبردن بۆ ئەم شوێنانە لای منێک کە خەمی شارەکەممە، خەمی وڵاتەکەممە، خەمی نیشتیمانەکەممە، خەمی فەرهەنگ و کللتور و ڕۆشنبیری و سەقافەی وڵاتەکەممە، بەڕاستی لای من هێڵی سوورە. ڕەنگە لای زۆرێک لە خەڵکی تریش کە دەردەشە و مناقەشەمان کردو، گفتوگۆمان لەسەرم بابەتە کردووە، بە هەمان شێوە ئەم بۆچوونەی منیان لەگەڵ جەنابتا کە چۆن هەمان هاوڕاین و هاو بیر و بۆچوونی نەم بابەتەیە، بە هەمان شێوە ئەوانیش هەمان ڕەو بۆچوونیان هەبووە. بەڵام بە کۆی گشتی نەبووە بە خەمی خەڵک. خەمی خەڵک ئێستا بەس نانە وان لەخوا لە خەڵک کراوە لەم وڵاتی ئێمە، تەنیا بیر لە نان و بژێوی و کۆمەڵێک شتی ئەولیاتی ژیانی هەیە کە بەڕاستی تاشی کورد لەم قۆناغی هێزتر لە عەسری 2022 بگەینەوە حەدی کە تەنیا خەیاڵ و خولیای مێشکمان لای کۆمەڵێ بابەتی لاوەشی سەرەتایی ژیان بێ کە بەداخەوە ئەمە خەمێکی زۆر گەورەیە لەسەر دڵی هەموو تاکێش کرد. بۆیە تۆ کە ئەم خەمانەت هەبوو سینەما لەکوێی خانەیەشی مێشکی برسیەکە جێبێتەوە، ئاسار لەکوێی خانەیەشی پیاوێکی مەشغوڵ بە کۆمەڵێک باری قورس کە لەسەر شان و تەوێڵێتی، یعنی لەکوێی خانەیەشی ئەم پیاوەیە جێبێتەوە. کاکەڵ گورد من لەگەڵتم هاوڕاتم. یەکێک لە سفاتەکان هی هەموو دەسەڵاتێک هەوڵەدەن ئەگەر بیانەوێ قۆرخی سامانی وڵاتکەن ئەبێ هەوڵدەن میلەت سەرقاڵکن بەشتی ترەوە. ئەمە یەکێکە لەوانە سێرەکەی موچەی نادەنێ، نەوتی نادەنێ، غازی نادەنێ، هەر جارەی کێشەیەک شتێکە دۆزنەوە بۆی بۆ سەرقاڵکری. ئەوە سیاسەتی ئەو هەموو ئەو حزب و دەسەڵاتانەیە کە بیانەوێ سامانی هەموو دنیا ئەوە لە هەموو جێیەکە. بەڵام میلەتیش لەناو میلەتیشە کەسانی وشارەیە، کەسانەیە خەمخۆرە، کەسان هەیە ئەوەتان هەر ئێستا خاوەنی سینەما سیروان ئەڵێ هەموو شتەکانی هێشتۆ دەرگاکەی داخستۆ تووڕەیە. بەڵام ئەمەیان ئیشی کێیە؟ ئەمەیان نەکە ئیشی بەس فلیم سازان، ئیشی ئەو ڕۆشنساز نییە، ئیشی وەزارەتی ڕۆشنبیریە، ئیشی حکوومەتە. ئەوان نایکەن بەداخەوە کاکەڵ گورجان، ئەوان سەر بەدەسەڵاتن بە یەک ئەمرێک کابرا هەر باسی ناکا خۆی لێجێلەکات. یعنی ئەوە حقیقەتە، یعنی بۆ نایکات وەزارەتی ڕۆشنبیری. من و تۆش ئەزانی نیشیەوە بەس بۆ نایکا. بەڵام بۆ ئەڕۆنەچن لە پەرلەمانە مناقەشەی کەلیمەیەکە کە وشەیەک بگۆڕێ بە وشەیە. ئەوە کەی کاری لە تۆ کردووە، کەی ئیشی پەرلەمانە. بەڵام پەرلەمانێکە بێ ئیش بۆمە بکات. بەس با بین ئێمە بە هەمومان بە فلیم سازان و
بە ڕۆشنبیران و بە هەر هەموو کەسانی دڵسۆزی تریش ئەوانەی کە هەر ئەوەی کە لەسەر جادەکەی ئەوەی کە پاکەت و جگەرا فرۆشێ ئەوەی کە نانە فرۆشێ ئەوەی کە بە دوای قوتی نانی خۆیان ئەگەڕێ کەسانی تایە وشیارن ئەو وشیاری زۆر زەرورە لە ناو میلەتە بابین بە هەمومانەوە و ئیمزا کۆکەینەوە دەنگ کۆکەینەوە شتێ بکەین نێڵین ئەم سەرۆت و سامانە لە ناوچێت من لەگەڵتان کاک سەرکەوت من هەر لەم ڕاستە خۆیەوە فەرموو من کەمپینێک ڕاگەێنم بۆ پاراستنی هەموو شوێنە کللتوریانەی کە لە هەرێمی کوردستانە هەیە بۆ هەرچەندە پێشتر کاری لەسەرکراوە من بە ئەو خەڵکانەی کە پارێزگاریان لەم شوێنەوارانە کردووە بە پەنجەکانی دەست ئەبژێرێن یعنی ناکرێت هەموو هەوڵانی ئەوانیش پراوێست بخین بڵین کەس ئیشی نەکردووە هەڵبەت خەمخۆریش هەبووە کە شوێن هێڵراوەتەوە ویستیانە بڕوخێن بیرڕوخێن نیان هێشتۆ بیرڕوخێنن ئەم خەڵکانە هەیە بەڵام لە پاڵ ئەمەیە فەرموو من لەگەڵ جەنابەت لە پیجی لە لاپەڕەی فیلمسازانەوە کەمپینێک ڕاگەێنین ئەم کەمپینە لە ژێر چ ناونیشانێکە بێ جەنابەت ناونیشانەکەی بۆ دیاریکە بۆ کۆکردنەوەی ئیمزا بۆ پاراستنی هەموو ئەو شوێنەوارانەی کە لە کوردستانە هەیە بۆ دروستکردنی هەموو ئەو شوێن بۆ بایەخدان زیاتر بۆ شوێنانەی کە چاوەڕێی ئەوەی لەکرێت بێتە شوێنێکی باش و لە ڕووی داهاتەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی گەشت و گوزارەوە لە هەموو ئەو ڕوانەی ترەوە کە بێتە مایەی سەرچاوی داهات بۆ هەرێمی کوردستان کامانە خۆی بابەتێکە ئەکرێت بەڕاستی ئەکرێت ئەم بابەتە قسەی زیاتری لەسەر بکرێت لە تەوەریشی بچووکە کۆی نەکەینەوە ئەکرێت خەڵکی مختص و تایبەتمەند بێنن لەم بوارەیە زیاتر قوڵ بێتەوە تایە کەمپینەکە ڕاگەێنین من لەگەڵ تام هەرچیش بە من بکرێ من لە سلێمانی و لە هەولێر و لە دوهۆک لەم چوارچێوەیە ئەتوانم کۆمەڵی خەڵک کۆکەمەوە کە بەڕاستی سەرسەختانە داکۆچی کارێکی زۆر سەرسەخت بن لەسەر پاراستنی ئەم سامارەنەتەوەی کە هەمانە بە دڵنیایەوە فیلمسازان بە تاکیدەوە لە خزمەتایە و من ئامادەشم خۆشم بۆی ئەو کەمپینە بکەین کاک هەڵگورجان ئەمە ناکاتە ئەوەی کە ئێمە بڵین وەڵاهی ئەو جێگەیە پارە ناکە یان پارە ئەکە یان نایکە یان نازانم چی قسەیەکی چەرچڵ هەیە سەرۆک وەزیرانی کۆنی بەریتانیا لە یادی کۆچی دوایی شەکسپیر ئەڵێم ئەگەر من لەو کاتە لە دەسەڵاتە بوومایە ئامادە بووم وازم لە هەموو ئەو وڵاتانە بهێنایە کە داگیرم کردووە وازم لە هەمووی ئەهێنا بەس شەکسپیر لە مردایە ڕاست شەکسپیر بەریتانیای گەیانۆتە هەموو دنیا ئێمە خوێندومانە من و تۆ خوێندومانە هەتا سەرکەوت هەر لەسەر ئەم نموزەجەی جەنابەت یەک قەوسم بەرێ بمبەخشە هەرو چەرچڵی کە جەنابەت باست کرد و ئیشارەت پێەیە کاتێک کە لە حربا بێ پارەی هەرچی وەزارەتەکانی هەیە کۆیەکاتەوە پێڵن وەزارەتی ڕۆشنبیری و کەڵچەری ئەو وڵاتە داوای پارەی ئێوێش بکەنەڵێن نەخێت دەست بۆ ئەوە مەبن چکە من شەڕی کەڵچەری وڵاتەکەی خۆمەکەم شەڕی کەڵچەرە شەڕی کللتور و فەرهەنگ و ئەدەب و ئەدەبیات و هونەرە بە کۆی گشتی بە هەموویەوە ئەم شەڕی ئەماکەن ئێمە لە کوردستان بەداخەوەکەم قسەیەکەم وەزارەتێکمان هەیە پێوتری وەزارەتی ڕۆشنبیری دوایین وەزارەتە کە لە نێوان هەردوو حیزبی دەسەڵاتداری هەرێمی کوردستانە دوایین وەزارەتە کە دەمێنێتەوە لە هامشابێ ئەم ئەیدا بە ئەوەیدا بە و هیچیان وەری ناگرن بەڕاستی لە ئاخیرە بەسەرێکیان ئاشکێتەوە ئەمە کارەساتەکە لێرەیە کاک سەرکەوت ڕەنگە تۆ بە تەنیا نەتوانی هیچ پێ بکرێ من بە تەنیا بە لایڤێک نەتوانم هیچ کەم بە ڕاستە و خۆی و بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی نەتوانم هیچ کەم هاوڕێکی کەمان بە هەماشەوە ینی ئەم پرۆژەیە بەڕاستی ئەبێ وەزارەتی ڕۆشنبیری بەر لە هەر شتێک خەمی یەکەمی وەزارەتی ڕۆشنبیری بێ ئەنجا ئێمەشکار لەسەرەوە بکەین کە دەعم و پاڵپشتێکی باشی وەزارەت بین بۆ هێشتنەوەی ئەم شوێنانە بۆ لەبەرەوەی کە بەڕاستی ئەم شوێنانە هاندان و کارکردنیشی زۆر باشی تیا بێ لەسەر بایەخدان بۆ شوێنانەی کە ئەتوانم بڵم لەسەر ئاستی جیهان بایەخی پێدرێ و شوێنانە کە ڕەنگە شوێنمان هەبێ ئێستا لێکۆڵینەوە و توێژینەوەی لەسەر کرا بێت کە
جێی بایەخی زۆرێک لە لێکۆڵەران و توێژێن ئەوانەی کە کاری توێژینەوەکەن لە بواری شوێنەوارناسیە بایەخێکی زۆر گەورەمان هەبێ، بەڵام ئێمە خۆمان بەڕاستی بەداخەوە ئەڵم کە زۆر بەبێ بایەخانە سەیرەکەین. ینی من هەمیشە خەمێکی گەورە لەسەر دڵما و خەمە گەورەیە ئەوەیە کاک سەرکەوت کە قەدری زۆر شت نازانین کە لەبەر دەستمانایە ئێستا. بەڕاستی میلەتێکین حرمەت و ڕێز و خۆشەویستیم هەیە، بەڵام بەڕاستی قەدری زۆر شت ناگرین کە لەبەر دەستمانایە. یەشێک لەوانە ئەو پێکەوە ژیانی کە لە کوردستانە هەیە بەشێکە بەو شانازی کە ئێمە هەمیشە پێوەی شانازیەکەین، بەڵام قەدری نازانین تاوەکو لە لەحزەیەکە هەموومانە کۆتاییان پێدێت. بەو هیوای تووشی ئەوە نەبێت تووشی کۆتایی نەبێت، با بڵێن بێئومێدی نەبێت، بێهودەیی نەبێت، بەڵام میلەت کاک هەڵگورجان لە هەموو دنیاە وایە میلەت زۆرینەی میلەت بە دوای بەرژەوەندی خۆی هاگەڕێت. تۆ سێرکە یعنی چەندێک لە هەموو میلەتێکە چەندێکی دڵسۆزن، چەندێکێ بێ بە ڕۆشنبیر، چەندێکێ بێ بە شاعیر، چەندێکێ بێ بە نووسەر، چەندێکێ بێ بە فیلمساز. کەمینەیەکی کەمن ئەوە ئەو کەمینە کەمەیە ئەبێ بە ڕێنیشاندەر. یعنی شەر نییە ڕۆشن با مەقسەدم لە ڕۆشنبیر و هونەرمەند و مامۆستاش یا با بڵێن دکتۆریش ئەوانەی کە دڵسۆزن لە هەر بوارێکە. ئێمە لە بوارەکەی خۆمانە کەسانەیە دڵسۆز نییە، کەسانەیە تجارەت بە ئیشەکەمانەوەکەن. یعنی ڕۆژگارێک کاک هەڵگورجان لە نەوەتەکان لە دوای ڕاپەڕینەوە کۆمەڵە کەسانێکی کەم دیار بوون ئیشیانە کرد. خەڵک هەبوو من لەو کاتەیە کەسان هەبوون لەو کاتەیە سێرمەکەدە چوو قاچاقچی بە مرۆڤەوە ئەکرد لە سنوورەوەی پەڕان بۆ سنوورەوە لەسەر ژیان و با بڵێم چی لەسەر مەرجی ئەو مناڵانە ئەژیاکە ینی پەڕانەوە لە سنوور. ئەوە خزمەت بوو یان قاچاقچێتی کردن بوو، بازرگانی بوو پیانەوە. بەڵام ئەو کاتە هونەر پارەی ناکرد. هەمومان لە جیرفانی خۆمان پارەمانە خستە ناو ئیشە بەرهەمە هونەرەکانمانەوە، بەڵام ماوەیەک لە دوای پرۆسەوە بۆ کەی بۆ کە پارە هەڕێژە ئەو برادرانە هاتنەوە. زۆر لەو بازرگانانە یعنی مەبەستم هەرەوە نیە بڵێم قاچاقچی، یعنی ئەوانە هاتن ئێستا ئەوان ساحەکەیان داگیر کردووە و ڕۆژە لە ڕۆژانیشیان نەکردووە و ئەوانن ئێستا دەمکوتی هونەرمەندانەکەن، دەمکوتی ڕۆشنبیرانەکەن. ئەوانن زۆر لە کەسە بەتواناکانمان فڕێدەنە لاوە. یعنی ئەوە هەر هەیە، بەڵام ئەمە هەر کەسانی دڵسۆزی هێڵێتەوە. تۆ سێرکە لەو ڕوسیا گەورەیە داوای لە بردنت لێکم، لەو ڕوسیا گەورەیە بڕۆ چەند هونەرمەندیارە، چەند هونەرمەندیارە. ینی ڕوسیایەکی گەورە کە نیوەی جیانە، مێژوویەکی هەیە لە هونەر و لە ئەدەب و لە هەموو بوارەکانە چەندیان دیارن، بەڵام ئەوانە توانیویانە کاریگەریان لەسەر هەموو جیهان هەبێ و لەسەر هەموو ڕوسیا. و ئێستاش پێویستمان بۆی ئێمە کاریگەریمانە بێ لەسەر وەزارەت و لەسەر پەرلەمان و لەسەر حکوومەتیش. سپاس. شتێکی باشت بیرخستمەوە، ئەڵبەت نامەوێت لە مەساری تەوەرەکە بچینە دەرەوە و ئەو هەرچەنە زۆربەی و بابەتانی کە ئێمە گەنگەشەمان کرد و گفتوگۆمان لەسەر کرد ئاوان بەیەکەوە، ینی ڕەبتی تەواویان هەیە بەیەکەوە. بابەتی ئەو ساڵی هێشتاکان و نەوەتەکانت باس کرد. سلێمانی چەند هۆڵی شانۆی تایە؟ پێشتر ئێستا هەڵبەت هۆڵی ڕۆشنبیریمان هەیە، هۆڵێکمان هەیە لە کۆمەڵی هونەرە جوانەکانی سلێمانی، چەندین هۆڵمان هەبوو. یەکێک بە لەو نمونانەی کە بۆت بێنمەوە لەسەر هەر ڕەبتی بابەت و تەوەرەکەی خۆمانەوە هەیە. هۆڵێک هەبوو لە سلێمانی جەنابەت پێم وابێ شارەزا بوویت، هۆڵی فارابی. بەڵێ یەکێک بوو لەو هۆڵانی کە زۆربەی شانۆکارەکانی سلێمانی و قوتابخانەیەک ناویانەهێنا. هۆڵی فارابی زۆرینەی شانۆکارەکانی سلێمانی لە سلێمانیەوە لەو هۆڵەوە انطلاقیان کردو دەرچوون بەرەوەی کە
ئێستا ببنە شانۆکارێک کە وجودیان هەبێت لە وجودێکی باشیان هەبێت لە ناوەندە هونەرێکەیە باوەڕ بکە هۆڵیان لە دوای ساڵی 1970ەوە هەر نازانم چیان لێ کردووە هۆڵەکە ماوەتەوە بەڵام خسویانەتە سەر زانکۆ کە تەنانەت ئەوەی کە ڕۆژێک یادەوەری و بیرەوەری لەگەڵ ئەم هۆڵەیە هەبوو بێت ناتوانێت هەر لە دوورەوە توانێت سێری هۆڵەکە بکات ناتوانێت دەرگای هۆڵەکە بکاتەوە بچێتە ناوی خۆمێکێک بووم لەو شانۆکارانەی کە لە ساڵی 89 بوو بەڵێ پێشتر سەر بە زانکۆ بوو هۆڵی فارابی زانکۆی سلێمانی لە هەشتا و دوو بوو گوازرایەوە بۆ هەولێر بەڵام پێشتر سەر بە زانکۆی سلێمانی بوو هۆڵی بە زانکۆی سلێمانی بوو بڵێ بەڵام دیسانەوە هێنایانەوە هۆڵی هونەرمەندانیشمان هەبوو هەر لە ناو زانکۆی سلێمانیام هۆڵەشیان بردە ناو زانکۆی سلێمانی یەکێک لەو حاڵەتانی کە جەنابەت باسی کرد و بیری هێنامەوە ئەوە بوو ئەم هۆڵە ئێستا هەر وجودی نەماوە لە لای شانۆکار چەند هۆڵی شانۆ هەیە لە سلێمانی ینی وەک ئاماژەم پێکرد کە پێشتر لەم ڕۆژانەیە من ڕکۆردی فیلمێکی دۆکۆمنتەریم هەبوو چوومە کارگەی جگەری سلێمانی بە سوپاسەوە بۆ کاک خەبات و کاک ڕێواز کە هاوکاریان کردین و لەوێ چەند سینێکی ئیشەکەمان هەبوو لەوێ نەمان کرد بەڕاستی کە سەیری ئەو شوێنە مەکرد کاک سەرکەوت ئەمە ماتریالێکی زۆر گەورەیە ینی ماتریالێکە بەدەستمانەوەی کە ئەتوانین چەنەها سوودی لێ ببینین هەر لە ڕووی شانۆ هەر لە ڕووی ستۆدیۆی کرۆمەوە هەر لە ڕووی ستۆدیۆی فیلم و هەر لە ڕووی هەموو ئەوانەی کە باسمان کرد پێشتر بەڵام هیچی ئەم شوێنانە نەماون نە فارابیمان نە هۆڵی هونەرمەندانیان هێشت ئایا و مایەوەی کە ماوەتەوە ئێستا لە سلێمانیا هۆڵێکە هۆڵی ڕۆشنبیری سلێمانی لەگەڵ هۆڵی کۆمەڵی هونەرجوانەکان کاتێک کە دوو ئیش بەسەرێکەوە لە سلێمانی هەبێت تەزاڕوو بکەن ئەم هەردووشیان داوای هۆڵی ڕۆشنبیریەکەن لە لەحزەیەکە ینی بەرێکەوتنێکی زۆر ناخۆش دەبێت هەم بۆ کاریگەری لایەن لە ڕووی دەرونیەوە بۆ شانۆکان و بۆ ستافی ئەم شانۆیە و بە هەماشی بۆ ستافی و شانۆی ئەمانە کاریگەریە خراپەکانن لەسەر ئەو بابەتی کە جەنابەت دەستت خستە سەری و ئێمە قسەمان لەسەر کرد بەڕاستی هیوادارم ئێمەش دەست بخەینە سەر خاڵەکان لەسەرەوەی کە ئەو هەموو کەم و کورتیانی کە هەموو خەمساردیانی کە لەلایەن دەسەڵات و خەڵکی وڵاتی ئێمە هەیە بەرامبەر بە هەموو شوێنانی کە چاوەڕێی ئەویان لەکەین شۆفڵ بخرێتە سەریان و بڕوخێنرێن و لە شوێنی ئەمانە ئەلیکۆبوون و بینای بەرزمان بۆ بەرزکەنەوە یاخودەوەی کە جەنابەت فەرموود بیکەن بە گەراجی سیارە و ئۆتۆمبیلەکانی تیادا بنێن هیچ ڕوویەکی شارستانی و حەزاریمان لە شارەکەیە نەمێنێت بۆیە هیواخوازم ئەوەی کە پەیوەستە بەم لایەنی پەیوەندیدار کە یەکەمیان وەزارەتی ڕۆشنبیری دۆم بەڕێوەبەرایەتی شوێنەوارە کە بەڕاستی ئەرشی قورس لەسەر زیاتر لەسەر ئەوانە بۆی کە زیاتر گرنگی بن بۆی کە ئەو شوێنانە بپارێزن کاکەڵگوجان بەنسبەت هەولێر و کەرکووک لە کەرکووکش کۆمەڵێک هۆڵی گەورەی سینەمایی هەبوو هۆڵی شانۆیی هەبوو نازانم ێستا لە کاتیان فیستیڤاڵ و نمایشانەیە کەرکووک چۆنە وە کەرکووک خۆتان نەزانن یعنی هەولێریش قەڵای کەرکووکە بوو لە قەڵای کەرکووکە من بۆ خۆم یعنی مێژووی زۆر شتی داستانی ئەفسانەیم لەگەڵیا هەیە ئەمە لەگەڵ خوێنمایە چونکە من لەوێ گەورە بوومە کوڕی ئەو شارم بەڵام خوێندنم لە سلێمانی تەواو کردو بۆ ئەو زانیاریانم لەسەر و جیهانی سلێمانی زیاترە نازانمەوە هۆڵانی ئەوێ چی لێ هاتوو نازانم ئێستا کەرکووک سەر بە کۆیە سەر بە حکوومەتی هەرێمە سەر بە وەزارەتی بەغایە ئەگە سەر بە وەزارەتی بەغا بێت یعنی عەرەب لەوێ حکوم کات ئێستا عەرەب حتمەن ئەبێ هەموو سیماکانی بشارێتەوە کە یەکێکە کەرکووک ئێستا لەژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقیایە کورد هیچ دەسەڵاتێکی ئەوتۆی لەو شارەیە نییە بەڕاستی هیچ شارەزایشی ئەوتۆم نییە لەسەر سینەماکان و هۆڵەکانی کەرکووک بەڵام دەتوانم بڵێم لە هەولێریش بە هەمان شێوەی سلێمانی چەندین هۆڵی سینەما هەبوو لەوێش هەر بە هەمان شێوە پێم وابێت یاخود یەک سینەما وا بزانم یەک سینەما ماوەتەوە ئەی
یا سینەما سیروانە لەوێژ یاخۆ سینەمای سەلاحەدینە کە ماوەتەوە لە هەولێر لە هەولێر وابزان سەلاح نەگەرەوەی بەرامبەر مەحافەزە بێت. بەڵێ بەڵێ اینجا شتێکی کە کاکەڵ گورجام ئایا خاوەنی سینەما سیروان لە سلێمانی ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان فێرخوازانی بەشی سینەما لە زانکۆی سلێمانی بیانەوێ بچن وەکو بینینێک وەکو مۆزەخانەیەک ئەو کەرەسانەی سینەما سیروان ببینن ڕێگەیان پێدا؟ تەسەوورەکەم بۆ حاڵەتێکی ئاوا ڕێگەیان پێ بدا، بەڵام بەڕاستی ئەوەندە نیگەرانە کە نیگەرانەکەی گەشتۆتە ئەوەی کە هەر بە تەواوەتی دەرگای هەموو شتەکان دابخات. من پێ دەڵێم ئێستا سینەمای سیروان وەکو دوکانێکی لێ هاتووە کە پۆشاکی پیاوانی تیا فرۆشرێ. من هەمیشە وتومە نەحەقی نییە هەرچیەک بەرامبەر بە ئەو خەڵکانە بکەن کە باوەڕ بکە. من خەڵک زۆر جار کە چوومەتە ئەوێ خەڵک هاتووە پیاوی بەتەمەند بووە، کوڕی کللتوری ئەو شارە بووە، لەو شارەیە گەورە بووە، هاتووە تەنیا وتێتی ئەچم بەس بۆنێکی ناو سینەماکەڵاکەم وتوێتی خوا حەزەکەم بەس کورسیەکان ببینم. خۆ عنی خۆم لێ بووم بە چاوی خۆمم شتانم بینیوە. هاتووە وتێتی کاکتەهای نەناسیوە، ئەڵبەت پرسیاری کردووە کە بجانەوە خاوەنەکەیتی تەکلیفی لێ کردووە کە بچێت تەنیا ڕسمێک بگرێت لە ناو سینەماکەیە. ئەمە بابەتێکە کە هەستیارە پەیوەندی بە نۆستالۆژیای ئێمەوە هەیە کاکسەر، پەیوەندی بە زاکیرە و زێنێت و یادەوەری و بیرەوەریەکانمانەوە هەیە. خۆ تۆ ناکرێت هەرچی شتێک کە پەیوەست بوو بە یادەوەری و بابەتیشی ئاوای وەکو سینەما سیروان بەس لەبەر ئەو خاتری ئەوەی کە ئیتر ئەم بینایە کۆن بوو، ئەم بینایە سوودی نەماوە وەکو جاران لە ڕوودا هاتەوە تۆ بێنی قڵپێکیتەوە و تەختی عەرزی بکەیت. ئەمە نیشانەی شارستانیەتی وڵاتێکە، ناکرێت لەگەڵ عەرزەکەیە تەختی بکەیت و کۆتایی پێبێنی. وەرە کاک سەرکەوت بیانیەک بێتە ئەم وڵاتی ئێمەوە، کەسێک بێت کە پێمان بڵێ کاک هەڵگورت کاک سەرکەوت خواز زەحمەت نەبێ هەندێک شوێنی کللتوری وڵاتەکەی خۆتم پیشان بە، هەندێک شوێنی ئاسەوارم پێنیشان وڵا ئەم تەلەفۆنە کانسڵ. بەنە جوابی بەدەرەوە تەوابار جەڕەسەکەی هاتوو. کاکەڵ گورجام ئێمە بەبەستەکەمان لێرە ئێمە لە هۆڵی سینەمایەکانە، چونکە هۆڵی ئێستا مەسەلەن سینەما سیروان هەر خۆی لە خۆیە بۆ فێرخوازانی بەشی زانکۆ زۆر زەرورە بچن بیبینن، چونکە مێژوویەکی تایە. ئەو فیلمانە چۆن کراوە، ئەو فیلمانە چۆن نیشان دراوە و خەڵک چۆن لەبەر ئەو پەنجەرەیە باوەڕت هەبێ کاک هەڵگورجان نازانم تۆ بیرتە یان ناکێ بیرێتی، یعنی من خۆم بیرمە بۆ نمونە فیلمی شوعلەی هندی ئاجازان و دارەمەندەر باوەڕ ئەوها خەڵک لەسەر یەک بوو لەبەر ئەو پەنجەرەیە بۆی پیتاقە ببڕن بچنە ژوورەوە لەگەڵ ئەڕۆشنە ژوورەوە چی هەستێکیان بوو جەژن بوو جەژن، یعنی خۆشیەکی زۆر گەورە بوو. ئەو خۆشیە چەند گەورەیە وەرە ئەو هەستە ئێستا ئەمڕۆ ئەوە چۆن زیینوەکەیتەوە. یعنی من ئەوە ئێستا کە باسێکم تەس بە لەشمادێ باشە ئەمە چەند خۆشە تۆ پێشانی ئەو فێرخوازانەی بیت. بۆ نمونە برادرانی هاوڕێیانی پەیمانگای هونەرە جوانەکان ساڵی هەشتا کە ئێمە یەکەم بەرەباب بووین لە دامەزراندنی پەیمانگای هونەرە جوانەکان، ئەو هاوڕێیانم ئێستا لەوەیە بیریان بێت ساڵی هەشتا و یەک بوو یا هەشتا و دوو بوو بە گەشتێکی هونەریمان کرد. چەند دوو گەشتمان کرد، دوو گەشتم بیرە هەروەزان دوو گەشتمان کرد.
یەکێکمان کرد بۆ تەلەڤزۆنی کەرکووک بۆی بچین لە ناو تەلەڤزۆنی کەرکووکە ببینین بزانین چۆن مۆنتاژەکرێ ستۆدیۆکەی چۆنە ئیشەکان چۆن بەڕێوە ئابرێت با بڵێنەها پیانەوە سەفرەی علمی زانستی بۆ ئێمە کە بەشی شانۆ بووین عین دەرهێنانی شانۆ پەیوەندیمان بە تەلەڤزۆنەوە نەبوو پەیوەندیمان بە سینەماوە نەبوو بەڵام ئەکتەر بووین چۆن شتەکان ئاماداکەین ئەچوین لەوێ دەرهێنەرەکانمان بینی چۆنێ میکسەرەکانمان بینی هەمووی بەلامانەوە گەورە بوو زۆر غەریب بوو وە گەشتێکی کەمان کرد بۆ بەغا وا بزانم ئەو کاتە کۆستەر هەبوو 21 نەفەری 8 نەفەری 8 کۆستەر ڕۆشتین بۆ بەغا چوینە ئەکادمی هونەرە جوانەکان چوینە پەیمانگای هونەرە جوانەکان چوینە مەتحەف موزەخانە چوینە ئەو جیانەی کە لە بەغایە جێ ئیتر شارستانیت بوون باشە ئێمە ئێستا ئەگەر ئەو هۆڵانە بە تایبەت بۆ بەشی فلیمسازی هەر زۆر زەرورە لۆکەیشن یعنی جێگا بۆ بەشی فلیمسازی زۆر پێویستە بیبینن یعنی لێرە کەسان هەیە من ڕێکخراوێکم بەڕێوە برد ڕێکخراوی ناشفێڵ فڵم میکەرمێتە ئەم ڕێکخراوە من نەمە برد بەڕێوە لە پێشە برادێکی کە دایمەزران بەڵام من لە دەسەیدا مەزرێنەر بووم لەگەڵیان دوایی 2 جار منیان هەڵبژارد کە بەڕێوەی بەرم لەم ڕێکخراوەیە خەڵکمان کۆ کردەوە مانگانە ئەوانەی فلیمساز بوون ئەوانەیان هیچ فلیمکەن ئەیتر کەس هەبوو فلیمساز نەبوو بەڵام ئێستا لە ڕێ ئێمەوە بوو بە فلیمسازێکی باش فیلمەکات ئاسانکاریمان بۆ کرد ڕێگەمان پێ نیشانەدا چیت ئەوێ فیلمەکەت بخوێنەرەوە پیچێکی بخوێنەرەوە سیزەرێکی بخوێنەرەوە سیناپسێکی بخوێنەرەوە لۆگلاینەکەت چییە بۆیە خوێنەوەی چیت پێویستە ئەمانم پێویستە ئیتر ئاسانکاریمان بۆ کرد کەسمان هەبوو بەس لۆکەیشنەکان جێەکانی پێوت ئەوت فڵانە جێگەی ئەو فڵانە جێ من باسی فیلمێکی خۆمم کرد وتم ئەما بێ لە کوردستان بکرێت چونکە شاخ و گردم پێویستە و شاخم پێویستە و ئەبێ سەوزایی لێ نەبێ آخر ئێرە جێ نییە سەوزایی لێ نەبێت هەموو جێیەکی سەوزایی لێ برادێکم وتی سەرکەوت بڕۆ بۆ کوپەر هێڵ ئەوێ ئەو ناوچێ هەر نزیکە سەعاتێک لە شارەکەی خۆمانەوە دوورە وتی لەو ناوچەیە ئێواچێت وەڵام ڕاستی چون نازانم چۆن ئەو جێگەیە سەوزاییتیان ناڕێت یعنی ئەمە دۆزینەوەی لۆکەیشن ئیشە حتمما ڕاستە کاکسەکەوت من باوەڕ بکە بیدۆزێتەوە بێ ئەو کەسانە بیدۆزێتەوە وا بێ و فلیم سازانە ببورە من بەخشە قسەکەم پێ بڕید بچن بیبینن بۆ ئەوەی بەیانی ئاسانکاری بۆ یەکتری بکەن بەڵێ ئافو کاگوەرەکە کاکسەکەوت من هەنێشت هەیە ئەخلاقم ڕێم پێ نایات تەجاوزی قسەی خۆم بکەم کە قسەیەکم کرد تەجاوزی بکەم من هەندێک ڤیدۆی سینەما سیروانم لایە بەڵێ هەر بەڕاستی لەبەر ئەوش بۆم لە نردی کە بەڵێنم بە کاکتەهایا بوو وتی بەس بالای خۆت هەبێت و بڵاو نەبێتەوە نابیهێڵەرەوە با بۆ زەمانێکی کە بێت ئەوەش سامانێکی نەتەوەیە من هەمووی ئەوەی کە توانی و مەلای خۆم هەندێک ڤیدۆم کردووە هەندێک فۆتۆم کردووە کاتی خۆی کە فستیڤاڵی شانۆی دەقی کوردی لە سلێمانی هەبوو مامۆستا ئەحمەد سالار و کاگەر سەلاندەرێش هاتنە سلێمانی بێکەوە چوین سەردانێکی سینەماکەمان کرد پێکەوە لەگەڵ مامۆستا ئەحمەد سالار و کاگەر سەلان ڕاستی مامۆستا ئەحمەد سالار شۆک بوو بۆ دیار سینەماکە وزارە پێش شتێک هەموو ڤیدۆانەی کە لای منە ئەخلاقیەن خۆم حەزم نەکرد تێکەڵ کێشی ناو ئەم بەرنامەیە بکەین ئەجینا من هەندێک شتم لای خۆم ئەوە کردووە کە کاکتەها خۆی ڕێی پیاوم بەڕاستی ئەوەی کە جەنابەت باس کاکەڵویجان من ڕێگەت پێ نادەم بە بێ پرسی کاکتەها تۆ ئەو شتانە بێنی لێرە داینێ یا بڵاوی کەیتەوە نەخێت بەس هێشتنەوەی پاراستنی ئەوەش گەوهرە یعنی خوا نەخوا ئەم وشەیە خوا نەخواستە وشەیەکە یعنی ئەوەیە کە با بڵێن هەمومان ئەڵێن شتێکی وا ڕوونەدات خوا نەخواستە ڕۆژێ لە ڕۆژانە و سینەمایە شتێکی بەسەر هات بە ئەوە هەبێت بە دڵنیاییەوە بە ئەوە بپارێزێ ئەزانم
خۆم ئەزانم چیم کردووە و زۆر ئیسراریشم لەسەر ئیسرارم کردووە لەسەرەوەی کە بەڕاستی قەنەعەت بە کاک تەها بێنم کە بتوانم ئەو بەڵگە فیلمە دروست بکەم لەو سینەمایە و ئەگەر تەمەن باقی بێ و ڕێم پێ بات هەر دروستیەکەم واز لێ نایانم بۆ بابەتە بڕۆ بیکە من ئەگەر یارمەتی من چیت پێویست بێ من لە سپاس خزمەتە و با من شتێکت پێ بڵێم فیلمی زارێ بەڵێ یەکەم فیلمی کوردیە من ئەڵێم یەکەم فیلمی کوردیە با دەرهێنێت ئارام خەچەدۆریان با ئەرمەنی بێت بەڵام لە 1920 کە فیلم بە ئاسانی دەست ناکۆ کامیرە نەبوو هەمۆبەجی نەزەریان بەڵێ هەمۆبەجی نەزەریان هاتووە 3 فیلمی لەسەر کورد کردووە بەڵێ من چۆن ئەو کابرایە بڕۆمە سەر گۆڕەکەی چمە لای جی پێی ئەو جێی ماچەکەم جوانە یعنی ئەو کابرایە ئەوەنە گەورەی بە کورد بەخشیوە ئیتر من کوردیش نەبێڵم کووردە پێویستم قوربان بناغی فیلمی ئێرانیش فارس دروستی نەکردووە کورد دروستی کردووە بەڵێ ئیجانە من مەبەستەکەم لە چی دێت ئەوە لە پەیوەندیام کوڕی یەکێک لە ئەکتەرەکانی ئەو فیلمە لە کوردستانی سوور بهێنم لە فیلم سازان چاوپێکەوتنێکی لەگەڵا بکەین لە فیلم سازان کۆمەڵی پرسیاری لێ بکەین کەسێکی ڕۆژنامە نووسە و لە رادیۆ تەلەڤزیۆنی ئەوێ ئیشەکە ئەوە خەریکم یعنی لە پەیوەندیان شەڕیەوەکەم و ئەشمەوێ بەو نیازەشم لە گیرفانی خۆم بێ سواڵم کردبێ چیم کردبێ ئەو فیلمە خامە هەوڵە دەم لە ئەرمەنی بکڕمەوە بەیانی بڵێ مەمەهی کووردە جوانەوە پرۆژەیەکی زۆر گەورەیە یعنی بۆ نێهێنینەوە بۆ ناو خۆمان لەوەیە ئەرمەن لای رووسیا بێ لای ئەرمەن بێ لە هەر جەیەکا بێ فیلمە خامەکە لەوەیەوان قەدری نەزانن وەکو فیلمێک لەو فیلمە کۆنانە سەیری بکەن زۆر ڕاستە ئێمەی کورد زۆرە زۆر ڕاستە ئەوە ئیشی چیە ئەوە ئیشی من نییە ئەوە ئیشی تۆ نییە ئەوە ئیشی حکوومەتە بەڵام حکوومەت نایکاتە بێسە من و تۆ بیکەین بەتەکید وایە یعنی ئەم فیلم سازانە ئەم وانەوتنەوانە ئێستا گەشتۆتە چەند وانەیە کە 121 ئەوەی بەڕێستان ئێ باشە کاک هەڵگورجان ئەم 121 ئەگەر سەتەکەی خراپ بێت باش نەبێت خۆتیایەتی 21 باش بێ آخر 21 کتێب 21 سەرچاوە ئەما بێ پشتی بگرێ یعنی من چەند فێرخوازێک لە زانکۆی هەولێر لە زانکۆی سلێمانی سوودیان لەم وانانەیەوە بینیوە ئەمەی بەڕێز دوانەیە پێت کەم نەبێ بڵێ وانە نییە چونکە بۆ ئێسێمە باسی تەورێکی زۆر گرنگەکەین پاراستنی سامانی نەتەوەیی بۆ چێ بە تایبەت بۆ فیلم سازە فێرخوازە فیلم سازەکان ڕاستە لە دەرەوە چی هەیە وە چیمان هەیە تۆ باسی ناوواکێت و من باسی دەرەواکەم لە دەرەوە چۆن قەدری شتان ئاگرن قوربان من لە تەواضعی خۆمەوە لە خاچیبوونی خۆم و تەواضعی خۆمەوە ئەو قسەیم کرد و ئێستا ژەر بورە دووبارەیەکەمەوە من خۆم ناخەمە خانەیەک کە وەکوەوەی کە جەنابەت فەرمووت سپاس دەکەم دووبارە سپاس دەکەمەوە وەکو وانە ئەم بابەتە لای منەوە بڕوات بەڵام ئایدیا و بیر و چوون و تێفکرینی خۆمە لەسەر ئەم بابەتە ئیتر تۆ جەنابەت چۆن لێم قبوڵەکەیت ئەو ئازیزانێکی ئێستا لەگەڵمانن چۆن لێم قبوڵەکەن سوپاسیانەکەم حتمما هەموو ئەو بابەتانی کە جەنابیش دروژاند لەسەر مەسەلەی ئەوەی کە ئەم فێرخوازانەکە لە زانکۆی سلێمانی بەڕاستی زانکۆی سلێمانی بەشی سینەما کە توانم بڵێم 4-5 ساڵم بەشەتیایە ئەکتیڤ بووە و ڕۆڵێکی زۆر باشی بینیوە بە سوپاسەوە بۆ هەموو ئەو مامۆستا ئازیزانەی کە فێرخوازانیان گەیاندە ئەو ئاستێکی ئێستا لە سلێمانی خوێندکارەکانیان قوتابیەکانیان فیلمەکانیان وا لە ئیتالیا لە فستیڤاڵی نێودەوڵەتی بەشداریەکەن فیلمەکانیان وان لە فستیڤاڵە نێودەوڵەتیەکانی دەرەوە کە ئەمە مای خۆشحاڵی و سەربەرزیە بۆ مامۆستاکانی زانکۆی سلێمانی کە ئایندێشی گەشت چاوەڕێی خوێندکار و قوتابیەکانیانەکەن بەرهەمەکان ئەبینەوە بەرهەمەکانیان هیوادارم کە ئەم بابەتە بە هەمان شێوەش زانکۆی سلێمانی کە ئەتوانم بڵێم یەکێکە لە مینبەرە زۆر سەرێکیە گەورەکانی
حەزارەت و سەقافەی وڵات کە ئەتوانن ئەوانیش بێنە سەرهێڵ لەسەر ئەم بابەتە کاریگەری خۆیانیان هەبێت تێڕوانین و قسەی خۆیانیان هەبێت سەبارەت بە هەموو ئەو بابەتی ئەو شوێنانی کە پەیوەستن بە مەسلەی شوێنەوار و مەسلەی پاراستنی ئەم سامانە نەتەوەیی کە هەمانە هیوادارم ئەوانیش بێنە سەر هێڵ چونکە بەڕاستی وەک ئەوەی کە جەنابەت باست کرد سینەما سیروانێک کە لە سلێمانیا تاقانەی ئەم شارەیە کە ماوەتەوە ئێستا ئەم تاقانەی شارە ئەکرێت ئێمە بەردەوام چاومان لەسەری بێ بەردەوام خەیاڵمان لەسەر ئەو دێمەوە بۆ لات بە ئەلێرەیە با بڵێن ڕووناخان دوو کۆمنتی هەیە پشگیری بێت یاچی بێ بابی خوێنمەوە بۆی لەگەڵمانە بەردەوام بێ ئەڵێ سڵاو ڕێزم بۆتان بەڵام بەخوا ئەو میلەتە هەتا ڕۆشنبیرانی شەویان لا ڕۆژە ڕۆژیش بۆ بە شەو ئیتر نازانم میلەتێک ڕۆشن بیرێک ئەبێت بە تاریکی شەو چی ببینن بتوانن چی بکەن هەر هەمویان تا بەیانی خەریکی گوڵە بە ڕۆژە خواردن لە شەقامی سەهۆڵەکە بە ڕۆژیش خەوتون ئیتر پێشکەوتن و ڕۆشنبیری و هوەر چۆن بکرێت ببنن لە کۆمنتەکەم بەڵام وایە اینجا کۆمنتێکی کە هەیە بە ئەویشیانە بخینەوە هەرچی بەیەکەوە بێت هەموو ئەم کێشە گەورانی ڕووی لە هوەر کردووە هۆی یەکەم ئەگەڕێتەوە بۆ یەکنەگرتن و ناتەبایی نێوان هوەرمەندەکان پاشان حزب حزبێنە و هەر کەسیش بۆ خۆی بەداخەوە بۆیە هوەرمان وا چەق بەستووە پێشترم کێشانە زۆر باس کراوە بەڵامەوە تا ئێستا شار باسەکرێت جێی داخە بەڵێ باز بۆ هەردوو ئارا و بیر و وەچوونەکەی تێڕوانینەکەی هەڵبەت بە دیوێکیانە ئەتوانم بڵێم ڕاستەکە و بە دیوێکیشانە ڕەنگە جۆرێک لە بێویژدانی بۆ شێوازەش ناکە ڕاکخانی پێ نیگەران بکەم نا بەڵام جۆرێک لە ناحەقی لە دیویشی قسەکردنی کۆمنتی یەکەمیانە هەیە کە بەڕاستی هونەرمەند لە وڵاتی ئێمەیە زۆر داماون سینەماکاران و شانۆکاران و موزیکزانان و شێوەکارانی وڵاتی من زۆر داماون بە کۆرەوەری هەموو پرۆژەکانیان نەگەێن نانجام لەپاڵ ئەوەشە دوو ئۆپشن هەیە بۆ هونەرمەندێک کە لەسەر شەقامێک جەناب دەیبینی گوڵە بڕۆژەخوا ئۆپشنی دووەمی ژەوەیە کە هونەرمەندێک گۆشەگیرە بە ساڵێک جارێک تۆ ناتوانانی ببینیت لەم حاڵەتیانە تۆمەت و جۆرێک لە قسەکردن لەسەری دروزە بێت کە ئەم لوودبەرزی و بوغڕایی ئەم کەسە بۆ نایەتە ناو خەڵکو و بۆ تێکەڵ بە هاونیشتیمانیان و خەڵکەکانی خەڵکی وڵاتەکەی خۆی نابێت ئەم گۆشەگیریە چییە ئەم لوودبەرزیە چییە چەند هەشتمان بیستووە کە لەسەر هونەرمەندێک لەم شارەیە چەندین هونەرمەند لەم شارەیە دروستکراوە و لە پاڵ ئەوەشا کاتێک کە ئاچێتە سەر شەقام وەکو خەڵکێکی ئاسایی لە نەتیجە هەمومان مرۆڤین یعنی هونەرمەندیش هەر پێک هاتەی گۆشت و خوێن و ئەوەیە کە ینی هەم لە ڕووناکخان و هەم لە کاکسەرکەوت و هەم لە فلان و هەم لە فیسارە ینی هەمومان وەکو یەکواین لە نەتیجە ئەو ئازادی و حڕێتە و سربەستی کە من هەمە تۆش هەتە تۆش بە هەمان شێوە ئەو هونەرمەندەش بە هەمان شێوە ئازادی ناکرێت لە زەوتکەیدا بەڵام مەسەلەی خەوتن و مەسەلەی تانی و ڕۆژ خەوتن و شەو بە ئاگابوون ئەمەیان بابەتێکە بەڕاستی من ناسمەوە دیتێڵ و تەفاسیلەوە دووەمیشیان لەسەر کۆمنتی دووەمیان کە باز لە ئەو ناتەبایگەی ناو هونەرمەندان بە گشتیەکات بۆ یەک من خۆم 100% لەگەڵ ئەو کۆمنتەیەم لەگەڵیام بەڕاستی ئێمە یەکترمان خۆش ناوێت ئێمە یەکتر قبول ناکەین بەڕاستی هەموو کۆمەلگایەکە سەرکەوت چەند پایەشی ئەساسی هەیە ئەم پایە سەرشیانە ئەوەن کە یەکەمیانەوەیە کە تۆ یەکتری قبول بکەیت یەکتر قبولکردنە ناو ئێمە تۆزێک قورسە و هەزم ناکرێت کاتێک کێشێکمان ئیشەکەکەین ئیشەکەمان جێگەی دەستخۆشی و ئەوەیە کە ڕواتە نادەرەوە چەند زیاتر ئێمە لە مەزانی فیلمسازی قساکەین کە چەند فستیڤالێک لە دەرەوە ئەبینێت و
بە زۆرێک ئەکەوینە محارەبەی بە زۆرێک ئەکەوینە شکاندنی ئەمانێ تەنانەت دێسقانەکانیشی بشکێنین ورد و خاشکەین ئەمە دیوێشێتی دیوەکەی تری ئەوەیە کە ئەو ململانێنە شەریفانەی کە لە ناو وەسەتی فەنی و هونەرمەندانە هەیە لە بەشیشیا کە ئەتوانم بڵێم بەشی زۆرینەیەتی ئەوەش کاریگەری زۆر خراپ لەسەر بەرهەمەکانمان دروستەکە بۆ هونەرمەند بەر لە هەر شتێک ئاڵایەکی سپی گەورەی بەدەستەوەی بۆ ئیسلاحی کۆمەلگا و چاککردنی هەموو ئەو خەلل و کەم و کورتیانی کە لە ناو کۆمەلگایە هەیە من بەر لە هەر شتێک کە خۆم لە شەقامێکە ئەڕۆم ئەگەر جۆرێک لە هەڵسوکۆتێکی نامەلوف بنوێنم بە جۆرێک لە جۆرەکان وەک ئەوەی کە کەسێک پێوترێ غەریب الئەتوار بەو شێوازە بم ئەبێ بەرامبەرەکەم کە کەسێکە لە هەر کایەشی ناو کۆمەلگا ئیژەکات چاوەڕێکی لە من بکات ئەمە هەڵگورت ئەمە ئەتواری بێ ئەمە شێوازی تەعاملکردن و هەڵسوکەوت و گفتوگۆ و ئاخافتن و مامەڵەکردن و ئەمانەی بێت ئەی من چاوەڕێی چی لێ بکەم کەواتە جۆرێک لە درۆکردن هەیە جۆرێک لە تەمسیلکردن هەیە بەرامبەر بە کۆمەلگا هونەرمەند تەمسیلەکە ڕاستە تەمسیلەکە جۆرێک لە ئاکتەکە لە ئیشە هونەریەکانیە بەڵام لە ژیانی ڕۆژانی خۆیان ئەکت نابێت بکە بەڕاستی ینی ئەوەی کە هەیە وەک خۆت خۆت پیشان بە سەردەم سەردەمی ئەوە نییە تۆ تەمسیلی من کەی من تەمسیلی تۆ بکەم من کارکتەری هەڵگوردم هەڵگورد ئەبێ وەک هەڵگورد بێیانی ئەی بەڕاستی من پێم سەیرە خەڵک ئێستش هەیە لە 2022 خۆی نییە خۆی نییە توش جۆرێک لە نەخۆشی دەرونوشی زۆفرینیا بووە تەمسیلی نوا و ئەشکال خەڵکەکات ببوورە ئەوە لەسەر ئەو کۆمنتەی ڕووناکخان سپاسیەکەم من سپاسێکم دەستخۆشی لێکەم هەڵبەت ڕووناخانەوە ئازارە ئەو ئازارە لە دڵی ئێمەشایە بەڵام ئێمە دیاردەیەکی کەشەیە گەلێ زۆربەی جار ئێمە گلەی لە حکوومەتەکەین بەڵام جاری وا هەیە لە ناو خۆمانە ئەو ئیرەیە ئەو حەسادەتە وای کردووە کەس هەیە لە ناو خۆمانە پشگیریانە کرد زانکۆی سلێمانی داخرێت لەوەی هەر ئەوانەش ئامادە بن ئێستا بڵێن با سینەما سیروان و ئەو شوێنەوارانەش بڕوخێت ڕاستە خەڵکێک بووە مەسەلەن بەم فیلم سازانە و بە پێگە ئەو پێگانەی کە هەن لەسەر فیلم سازی لەسەر فیلم لە هەر کامێکیان بێت هەر هەمویان من دەستخۆشی لە هەر هەمویانەکەم هێرشیان کردوتە سەریاڵن با داخرێن ئەمانە چی ئەمانە زەهرن بۆ فیلم زەهرن بۆ میلەت سەرکە من خەڵگە ناسم بەناو زانکۆی سلێمانیا بووە خەمی ئەوەی نەبووە کە سینەما کە لە زانکۆی سینەما زانکۆی بەشی سینەما لە زانکۆی سلێمانی خەمی نەبووە دابخرێ خۆی لەناو زانکۆی سلێمانیا بەڵێ ئەمە قورسە بەڵام لە کاتێکە کاک هەڵگورجان مامۆستا ئازاد جەلال ێستا یەکێکە لەو کەسانی کە دانیشتووە سەر سەرمانە خۆی گۆشەگیر کردووە لە داخی ئەم وەزعەیە لە داخی چییە لەدا هەر شتێکە من ڕێزێکی تایبەتم بۆ هەیە مامۆستامە یەکەم ڕۆژ کە چوینە پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی ساڵی 1970 کە دامەزرا یەکەم ڕۆژی وانەمان لەگەڵ دامەزراندنە مامۆستا ئازاد هاتە ژوورەوە بۆ پۆلی شانۆ بوو ئێتەوە وەختێشتا بەشەکان جیا نەکرابووە هاتە ژوورەوە یەکێک لە ناومانەوتی هەستن نازانم ئێستا شەو نەریتە ماوەیاننا هەموو هەستان مامۆستا ئازاد هاتە ژوورەوە وایە بی بڵێ دانیشن نەیوت دانیشن پشتی تێکردین لەسەر تەختە ڕەشەکە بە عەرەبی نووسی ئەلئەخلاق خەتێکی لە ژێریدا و یعنی ڕەوشت ڕووی تێمان کرد هەر نەیوت دانیشن وتی ئەوەی ئەمەیتیان نییە با ئێستا لەم پۆلە بچێتە دەرەوە بڕاتە دەرەوە هەستێ بچێتە دەرەوە چونکە کە تۆ چیتە سەر تەختەی شانۆ ئامۆژگاری میلەتەکەیت ئەگەر ئەمە تیانە بێ میلەت جۆ لێ ناگرێت من چۆن دڵم
بۆ پەیمانگای هونەرە جوانەکان بۆ زانکۆ بۆ هەموو ئەم پێگانە نەسووتێت کە یەکێک بڵێ دابخرێ. باشە کاک سەرکەوت بەڵێ باسی مامۆستا ئازاد جەلالت کرد. سەرچاوی نیگەرانیەکانی مامۆستا ئازاد جەلال و هەموو ئازاد جەلالەکانی ترکە لە کوردستانان بۆچی گەڕێتەوە؟ ئەزانی بۆچی گەڕێتەوە مامۆستا سەرکەوت؟ ئێستا کە من و تۆ لەم ڕاستەوخۆیە بەیەکەوە قساکەین، فستیڤالێک هەیە نێودەوڵەتیە لە شاری هەولێر هیچ شانۆیە. بەڵێ چ پێوەرێک هەیە بۆ بانگێژ نەکردنی مامۆستا ئازاد جەلال بۆ هەولێر بۆ ئەو فستیڤاڵە؟ با پێوەری بانگێشتکردنی میوانەکان چییە بۆ ئەم فستیڤاڵە؟ زەحمەت نەبێ ئەتوانم پێم بڵێن هەڵچێک بان کراوەتە ناوم فستیڤاڵەوە کە مامۆستا ئازاد جەلال یەکێکە لەو مامۆستایانەی کە بەڕاستی ئەتوانم بڵێم لە سلێمانی دامەزرێنەری پەیمانگای هونەرە جوانەکانی ئەم شارە بۆ شانۆی کوردی لە سلێمانی ئەتوانم بڵێم لەسەر دەستی مامۆستا ئازاد جەلال و چەند کەسی چیکە بناغی دروست بووە. بەڵام ئێستا لە پەراوێزایە چۆن نیگەران نابێ کاک سەرکەوت؟ ئەوەیان من نازانم، ئەویان با بڵێن ڕێسای فستیڤالەکە ئایا سەقەتە غەڵەتە نایکەن شتێکی ناشرینە جوان نییە، بەڵام من خۆم مامۆستا ئازاد پەیوەندیم پێوە کردو بێ بۆ فلیمسازان وانەیەک لەسەر نواندن جیاوازی نواندنی سینەما و شانۆ بڵێتەوە، وانەیەکمان پێشکەشکا وانەیە دوانسیان، چونکە مامۆستام بۆ زانم توانایی چۆنە. وتی من ئێستا لەم کاتەیە بایکۆتم کردووە، بڕیارمدا بە هیچ شێوەیەک لەو زیانە خۆم دەرناخەم. وتم ئەمە ماڵەکەی خۆتە مامۆستا، من تەلەبەتم، ئێستاش تەلەبەتم. هینی کرد عنی ئەو پەڕی خۆشەویستی بەرامبەرم نوان بەسووتی بەداخەوە. جا با پرسیار بە کۆمنتی برادری ترمان لەگەڵا بە ئەوانش بخوێنینەوە کاگە هەڵگورجام. سوهەیلە خان سوهەیلە حەسەن ئەڵێ هونەرمەندان تێدەکۆشن و کەم تەرخەم نین، بەڵام پشتگیری ناکرێن و ڕێوشێنی گونجاویان نییە، بودجە نییە سەرەڕای ئەو هەموو کەم و کوڕیانە، بەڵام هونەرمەندانی کوردستان کۆڵیان نەدا و هەر بەردەوام من کەم تا زۆر بەرهەمیان هەیە. ڕاستەکە کۆمنتەکەی لەجێ خۆیەتی بەڕاستی کاک سەرکەوت هونەرمەندی کورد چ لە شانۆ چ لە موزیک چ لە شێوەکاریش و سینەماش ئەتوانم بڵێم کارکتەری زۆر باشمان هەیە لە مەجالەکانە، لە هەموو مەجالەکانە دەرێنەری باشمان هەیە، ئەکتەری باشمان هەیە، زۆر باشمان هەیە، بەڕاستی موزیکزانی زۆر باشمان هەیە لە هەموو ئەمڕوانەوە. بەڵام وەک ئەوەی کە سوهەیلە خان ئاماژەی پێیاوە پاڵپشتیەکەمان ئەوەندە لاواز و زەعیفە کەوای لێ کردوین جۆرێک لە هەستی خۆ بەکەمزانین لە بەرامبەرەکەمانە بەدەم و چاومانەوە بە ڕوخسارمانەوە دیار بێ. کاتێک کە فستیڤاڵی فیلمی سلێمانی کە بەنجام گەێنرا لە خولی یەکەم و لە خولی دووەم هەتا خولی سێهەمیش من لەناو فستیڤاڵە هەم کۆردینەتەری فستیڤاڵەکە بووم، هەم لیژنەی باڵای فستیڤاڵەکە بووم کە میوانەکانمانە هاتن لە وڵاتانی ترەوە، تر لە ئەمریکای لاتینەوە میوانە هات، لە ئەوروپاوە هات، لە شەرق و غەرب و لە هەموو دنیاوە میوان هاتە سلێمانی بوو. یعنی ئێمە بە جۆرێک خۆمان ئەو هەستی خۆ بەکەمزانینە بە ڕوخساری هەموو کارکتەرە کوردیە هونەرمەندەکانەوە دیار بوو لە ناو فستیڤاڵەکەیە. بۆ تەنیا لەبەرەوەی کە بە جۆرێک ئەو هەستی خۆ بەکەمزانینە لە ناو تاچی کووردا ڕواوە، ئەگەر نموزەجەکەوا بێنمەوە لەبەر بەلەدیەکەی شاری سلێمانی کە شوێنی کار و کەسابەتی هەموو ئەو برایانەمە کە کاری ڕۆژانی ژیانیان تیا بەڕێەکەن، کەسێک کە کابراەک لە ئەڵمانیاوە بێنە لەگەڵ من کەسی کەنا لەگەڵ من هەردووکمان لە علوەکەی سلێمانیەوە سەرچاوی هاتنی ئەو تەماتەیە کە ئەیهێنینەی فرۆشین
سەرچاوی ئەلۆکی سلێمانی بێ ئەویش دێ بێنێ و منیش دێ بێن خەڵگە چێت لە کابرا ئەڵمانیەکەی کڕێ لە منی ناکڕێ لە کوردەکەی ناکڕێ ئەمە وەکو نمونەیەکی نامەوە ئێمە بەردەوام هەستی خۆ بە کەمزانینمان هەیە ئەم هەستی خۆ بە کەمزانینەوەی لێ کردوین کە بەرامبەرەکەمانە بینین هەستەکەین شاخی لێڕوە ئەو بەڵام وانە ئێمەش وەک ئەوین من خۆم ئەم ئەحساسە لە خۆما کوشتومە بەڕاستی کاک سەرکەوت قەت ئەو ئەحساسە لە خۆمان نابینمەوە ناژێڵم بەسەر مازاڵ بێت هەموو کاتێک لەگەڵ بەرامبەرەکەمە کە ڕوبەڕووە بمەوە ئەڵێم من لەو بەهێزترم ئەبێ ئەم ئەحساسە ئەمە بەیەقینەوە لە ناو خانەکانی مێشکمانە دەمجیکەین بەڕاستی ئەگەر وانەکەین بەردەوام لە خوارەوە بێ بەڵێ من لەسەرە و بۆ چوونە شتێکت بۆ باسکەم خۆم کە لێرەم لە ئەمریکا من ئینگلیزیەکەم باش نییە چونکە لێرە گەورە نەبوو ئینگلیزیەکەم باش نەبێ ئەمە کێشەیەکی گەورە نییە زۆر گەورە نییە گەورەیە بەڵام زۆر گەورە نییە ڕێگر بێ لە بەردەم کارە هونەریەکانم بەڵام ئیشی هونەری خۆشمەکەم ئەنووسم بە ئینگلیزیە نووسم مۆنۆدراما نووسم 50 دقه 60 دقه سەعاتێکی تر بە جۆرەینەکە و دەرهێنانیشی خۆم و نواندنیشی خۆشم چونکە مۆنۆدرامەکانم تایبەتە بە مژاری نێونەتەوەی خۆمانەوە میلەتەکەی خۆمانەوە بۆ دنیا بۆیە مەجبورم بە تەنها خۆم نواندنی تیا بکەم و لە گیرفانی خۆشمە ئەمە وای لێم کردووە لەم شارەی خۆما کرێدتێکم هەیە متمانەیەکم هەیە کاڕۆمە ناو هونەرمەندان بە چاوێکی کە سێر مەکەن چاوێک یعنی ڕێزم بۆگرن لە هۆڵەکانە لە هەر جەیەکە جا منم قسەیەم بۆیە ئاڵێم من لە غورورەوە نایلم لەوە نایلم لە خۆم بایی بم بەس لەوە ئەڵێم هەموو تواناکانی ئێمە کەم نین توانە هیچ کەسێکمان کەم نییە کە تۆ دوی بۆێرە بۆ وڵاتانە من هەڵبژێراون دوو جار بۆ ڕێکخراوێکم بردووە بەڕێوە لەو ڕێکخراوەیە لە ماوەی ساڵێکە جارێکیان 6 فیلم و جارێکیان 8 فیلم بۆ 9 فیلم کراوە کە من سەرپەرشتیم کردووە هەموو کاراسانی بۆ فیلم سازانە کردووە خۆ ئینگلیزیەکەم باش نییە ڕاستە هەر زۆر خراپە بەڵام بۆ لە بەرەی تواناکەم هەیە اینجا کەسی خۆمان قەت هیچ کەسێک با بەکەم سەیری نەکاتەوە زۆر غەڵەتە ئەمە یەک و مەسەلەی ئەوەی کە بەڕێز شێت باست کردی خۆم بەکەم زانین ئەمە نەخۆشیەکە لە ئینگلیز کە هاتۆتە ئێرە عوسمانیەکان کە هاتوونەتە ئێرە دوای ئەوە ڕژێمی عەرەبی لە تورکیا لە ئێران ڕژێمی دەسەڵاتە تۆتالیتاریەکانە کاکەکە وای لێ کردووی بەردەوام کەپتی کردووی بەردەوام کەپتی کردووی خەڵکێکەیە ئێستا سێرەکەی ئەڵێ کوڕبا بە زمانی عەرەبی دەوڵەمەندە زمانی کوردی چی هەیە بۆ زمانی کوردی چیە زمانی کوردی دەقاتی زمانی عەرەبی دەوڵەمەندە ڕاستە لە کاتی سۆمەریەکانەوە بڕۆ وشەی کوردیمانەیە لەناو زمانی سۆمەریەکانە ئەکە تۆ لەناو زمانی سۆمەریەکانە وشەی کوردی تەبێ سۆمەریەکان دایکی شارستانیەتی جیهانە لە هەموو جیهانە خوێندێت ڕاستە بۆ ئێمە ئێستا کەسێک بەس لە بەرەوەی دینی ئیسلامی خۆشەوێ قورئانی خۆشەوێ خۆشتەوێت پیرۆزە ئەوەیان بەخەلاوە بەڵام مەیە هەموو شتێکی کورد بکە بە قوربانی و زمانە ڕاستە تورکت خۆشەوێ خۆشتەوێ مشکلەی خۆتە بەڵام مەیە هەموو شتێکی کوردی بخە قوربانیەوە ئەو خۆ بەکەم زانینە لە نەتیجەی ئەوانەوە هاتووە یعنی ئێستاش ئەو کەسی کاڵێ کە کورد بە هیچ نازانێ بەزەبەت ئەو قسەیە کە عەرەب هەموو عەرەب لەسەری متفقن ئەڵێن کورد جنۆکەیە هەموو کورد هەموو عەرەب باوەڕتان هەبێ من خەڵکم بینیوە لێرە عەرەب لەگەڵ مسریەکە قسم کرد مسریەکان هەموو مەسیحین ئاوا باس کرد وت یێری باشە قوربان ئەوانیش لە هەرچەنە بابەتەکە تۆزێک دوورەکەوی بەڵام بابەتەکە زۆر هەڵەگری ئەوانیش ئەم جوملەیان لە جەنابی خومەینیەوە هێناوە کاتی خۆی سیانزە سەرچاوە هەیە لە تاریخی هینی مێژووی عەرەبیە کە ئەیگەڕێنەوە بۆ عومەر لە ڕێی عومەرەوە و ئیتر بە حەدیسی ناسەحی چۆنە ئەیهێنەوە ئەیبەن کە کورد جنۆکەیە بەرحاڵ با نەچینە ئەم تەفاسیلە بەزەبت ڕاست دەکەیت
ئەشیڵێنەوە ئەمە مشکلەکەی ئەمەیە ئێمە خۆمان بەکەم ئەزانین یعنی ئەو کەسێک کە کورد بکەن لێ بزبەتە و جنۆکەیە بە خۆمانە بەسەر خۆمانە سەبێن لە خان من دەستخۆشید لێ یەکەم من لە لای خۆمەوە هەر شانۆکارێک هەر هونەرمەندێک کاتێک کە ئیشێکە کات ئەزانم بەچی شەڕەچەقێکەکات من دەستی ماچەکەم. سپاس کاک سەرکەوت باوەڕ کە من دوایین ئیشم کە چەند ڕۆژێک بەر لە ئێستا کۆتاییم بە ئەخیر کۆتا سینەکانی ئەو فیلمە دۆکۆمنتەریە بوو کە خەریکی بووم سەرخاڵ بووم هەر حەزەکەم بۆت باسکەم کە چۆن کارمانتیا کردووە فیلمەکە هیچ بودجێتێکی نەبوو هیچ بودجێتێکی نەبوو هەموو هاوڕێیانەی کە لەگەڵم هاتوون لە دیۆپیۆکە کوڕەکەی خۆمە هەتاوەکو ئەو کەسێک کە ئەخیرگەن هاوکاری هەڵگرتنی پارچەیەک شت بووە لەگەڵمانە بەخۆ بەخش هاتووە لەگەڵمان کاری کردووە زۆر نیگەران بووم لەسەر ئەو بارودۆخە بەڕاستی ئەنی هەندێک مەسروفات و هەندێک بابەت و تۆ کە بچیتە دەرەوەی شار ئەگەر 6 کەس 8 کەسیش بن کۆمەڵێک مەسرفت هەر لەسەر شانە بەڵام باوەڕکە بە یەک تاقە و توانا و ئەنەرژیەوە هاتوون لەگەڵ ماکاریان کردووە هەستم کردووە بودجێتێکی زەبەلاح لە پشتی کارەکەم وەیە ئەمەیە کە ئەڵێم نابێ من هەستی خۆ بەکەم زانین زاڵ بێ بەسەرمە دەست خۆش کاک هەڵگورجام ئەوە ڕووناخان ئەڵێ ببورە من بە گشتی باسم کرد کە بۆ میلەت و ڕۆشنبیرانش بە ئاگانیە و لە هەموو ئەو کاولکاریە دەنا ئاگادارم کاری باشیش کراوە جێ دەستخۆشیە و هەندێک جار خۆشحاڵ بووین بەو کارانە سەر ڕای ڕەشبینیەکانش سەرکەوتوو بن طبعاً ڕووناخان خوشکی هونەرمەند هاوڕێ ناوکەم بیر نییە دوای مەگەر ڕووناخان پێم بڵێ ئەکتەرێکی بەتوانا بوو لەسەر شانۆی لەوەی لە فارابی بینی بێتت هاوڕێیەکمانە بوو باڵا بەرز قژلولێک ئێستا بەڵێ نەوزاد حارس نەنا هاوڕێ ناو بوو هاوڕێ ئجا مەبەست چیە ڕووناخانم زۆربەی جار لەگەڵ کاک هاوڕێە ئەبینی وەکو بینەری شانۆ لە هەشتاکانەوە من بینیوە هەتاکو ئێستاش لە لەندەنە هاوڕێ حەمە ساڵح بەڵێ ڕووناخان هەتا ئێستاش لە لەندەن لە بەریتانیا بینەری شانۆیەکانە یەکێکە لەو بینەرانە کەم لای من زۆر جێی ڕێزی تایبەتە یعنی کاتێک کە باسی کرد بیرم کەوتەوە یعنی چی کەسێکە ئیتر کە ئەویشە گلەیەکە حەقی خۆیەتی وەکو ئێمەیە ئەویش هونەرمەندێکە بەڵام لە هۆڵەکەیان گەورەی کردین سپاس بۆ ڕووناخانم بە تاکید زۆر سپاس وا بزانم میتر کاتی با بڵێن دوای هێنانە بە وانەکەی بەڕێستان ئیتر حەزەکەم بزانم لە کۆتایە چیت هەیە پێم خۆشە گە شتێکە نەوتووە فەرموو لە خزمەتەی من دووبارە سپاسی جەناب دەکەم بۆ ئەو هەموو دڵسۆزی و خەمخۆریت کە لە دوورەوەی نیشتیمان و لە دووری وڵاتەوە لە تاراوگە و غەریبیەوە کۆڵی خەمی دنیات خسۆتە سەر تەوێڵی خۆت کە ئەم جۆرێکە لە بەرپرسیارەتیشی گەورە بەڕاستی یعنی ئەگەر هەستی پێ بکەین ئەوەی کە جەنابەت کردوتە دەبوو پێشتر خەڵکی ئێمە بمان کردایە بەڕاستی بەڵام دیارە یاخود شعورمان بۆ نەشکاوە یاخود بە جۆرێک لە جۆرەکان دەرفەتمان بۆ نەڕەخساوە بەڵام لە کۆتاییە تۆش کوڕی کللتوری ئەم وڵاتەی تۆش هەر یەکێکی لە ئێمە پارچەیەکی لە دەستە و لە ڕۆحی ئێمە من سپاس دەکەم بەڕاستی دووبارە سپاس دەکەم و هیواخوازم و بابەتی کە گەنگەشەمان کرد و قسەمان لەسەر کرد ببێتە خەمی دەسەڵاتدارانی ئەم مەملەکەتە ببێتە خەمی خەڵک بە کۆی گشتی یعنی سینەما دەرگایەکی زۆر گەورەیە بۆ ناساندنی سیمای نەتەوەیەتی نەتەوەکەمان بتوانین ئێمە لە ڕێگەی سینەماوە هەموو ئەو ئاڵوگۆڕە کللتوریانەی کە لە جیهانە هەیە ئێمەش بتوانین وەکو کورد خۆمان بناسێنین هەم لە فەرهەنگمان هەم لە هەموو ئەو ڕوانێک کە لە ناو چوارچێوەی فرێمی سینەمادا ئەتوانین
بەخشیان بکەین. دووبارە سپاس بۆ هەموو جۆگران و هاوڕێیانمان کە لەگەڵمان بوون. سپاس بۆ تۆ کاک سەرکەوتجان. من لە خزمەتم لە هەموو کاتێکە و لێرەوە من سوپاسی مامۆستا ئازاد جەلالەکەم لەو ساڵەیە ڕێڕەوی ژیانی منی گۆڕی هەرچەنێ من پێشتر لە 9 ساڵیمەوە لە 3 ابتدائیە 3 سەرەتایی مچوومەتە سەر شانۆ لە 3 سەرەتایی تەسەور کە لە ناوەیەکێ لەوانەکانمان هاوڕیانم کۆ کردەوە کارێکی شانۆییمان کرد بۆ دەرسی کشت و کاڵ یعنی تقریبا بۆ عاقلە مناڵیە دەرهێنانم کردووە نووسینم کردووە نواردنم کردووە یعنی لەو کاتەیە بەڵام ئەوەی مامۆستا ئازاد ڕێیەکی کەی پێم ڕێڕەوەکەی تەواو گۆڕیم منی خستە سەر سکەی ڕاستی و هەر ئەوەشە وای لێ کردووم گەورەی ئەو مامۆستا بەڕێزەمە وای لێ کردووم بەردەوام هەست بەو بەرپرسیارەتی بکەم و مرتاحیشە بم هەرچەنە من کۆتاییم بە قسەکانی خۆم هێنا بەڵام دیسانەوە بمبەخشە کە پێ دەبڕم باوەڕکە کە باسی مامۆستا ئازاد جەلالەکرێ خود کە بەریەکەوم و هیبینم من نازانم احساسێکی زۆر سەیرم بۆ پیاوە هەیە خۆم دڵم هینەوە نییە دڵم جۆرێک لە پڕبوونی پێوە دیارە خۆشەویستیەکەم بەرامبەر بۆ پیاوە ینی بەڕاستی بیاندازێ جگە لە حرمەت و ڕێز و پایەکەی کە لای من هەیەی بەڕاستی هەستی شەکەم کە کاک سەرکەوت جەنابەت دەستکێکی عامی فەیستا ممکن لە مامۆستا ئازادەوە بۆیە کاریگەریەکە زیاتر لە هینیشە لە ڕووی فیزیکیشەوە کە نزیک بەتەوە لە ڕوخسات و دەموسات و بەرکەوتن گەورەی خۆشەویستی ئەوە وای لێ کردووە لەو بچم قوربانە بم چاوەکەمی کاکەڵ ورجان بزانم ڕووناخان چی هەیە ئەڵێ خۆتان گەورە و بەڕێزن بەخوا دڵم ژانە کات کە بینم هونەر وای لێ هاتووە چونکە ئەوەی من بینیومە ساڵی هەشتاکان هونەر زۆر پێشکەوتوتر بوو بە هیوان کەوتوو بن بگەڕێنەوە بۆ لووتکە و هەر بژین ڕووناخان ئەو کاتەوا بوو بەڵام ئێستا شەر پێشکەوتووە ئێستا شەر گۆڕانی زۆر گەورەی تیا بوو ئێستاش بەشی ئەوە کەسان هەیە دڵسۆزن ئیشەکەن ئیشی جوانەکەن ئەو کەسانە هەر هەن لە هەموو زەمانەکانە لەو زەمانەشە ڕووناخان تۆ بیرتە ئیش کراوە سەقەت بووە خەڵکە بووە پاشە قوڵی گرتووە خەڵکە بووە کێشەی دروست کردووە لە هەموو زەمانەکان ئەوانە هەن لە ئێستاشە کەسانی دڵسۆزەر هەیە ئیتر من لە کۆتاییە کاکەڵ ورجان جارێکی کە گەشتێکت هەیە لە خزمەتە مەگەر نییە منی شۆک و بەڕێستان دەستە خەمە سەر سنگم بۆ هەموو شەهیدانی ئەمڕۆی ڕۆژهەڵاتی کوردستان و لەگەڵ ئازاریانم و بەو هیوایم ئەوان زوو ئازاد بن و ئازادیش بوون پێشە مشتێ ڕێگە بە جاشەکان نەدەن وەکو باشوور ڕۆژهەڵات وێرانکەن هەموو کاتێکی خۆش زۆر سوپاسی هەر هەمووتانەکەم هەمیشە دەسم لەسەر دڵمە بۆوان چاوەکەمی کاکەڵ ورجان زۆر